بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکارانم با کۆمەڵی بڕکە و بابەتی نهاتینەوە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست هیوادارین هەموولایەکتان لەش ساغ و تەندروست باش بن و هیوادارین کۆی پرۆگرامی ئەمڕۆمان جێگەی سوود و ڕەزامەندی هەموولایەکتان بێت و هەموولایەکتان بەدڵتان بێت. خۆشەویستان ئەمڕۆ لەسەر دوو بابەت قساکەین یا بڵێن دوو تەوەرمان هەیە لە تەوەری دووەمەوە دەست پێکەم لەبەرەوەی کە میوانی تەوەری یەکەم لە ئێستا لە ستۆدیۆ ئامادەیە لە تەوەری دووەمەوە دەست پێکەین. تەوەری دووەممان گفتوگۆکردنە بێت لەسەر ڕۆژی گیانی پەرستاران کە ئەم ڕۆژە هاوکاتە لەگەڵ ڕۆژی لەدایکبوونی خانمە پەرستار فلۆرێنس کە لە 12 پێنجی ساڵی 1920 ئەم خانمە لەدایک بووە کە بە دامەزرێنەر و دۆزەرەوەی پەرستاری مۆدرن دادەنرێت کە دواتر لەلایەن کۆنسوڵی گشتی پەرستارانەوە ئەم ڕۆژە لە ساڵی 1974دا بڕیاری ئەوە دراکە ئەم ڕۆژە دابنرێت بە ڕۆژی پەرستاران لە ساڵی 1974ەوە هەتا ئێستا لە 12 پێنج یادی ڕۆژی پەرستاران دەکرێتەوەنێ کە بێگومان لەم ڕۆژەدا سەرجەم پەرستاران لە تەواوی دنیادا کۆمەڵێک چالاکی جۆرە و جۆریان هەیە کە بێگومان پەرستارانی هەرێمی کوردستانیش بەدەرنی لە ئەنجامدانی ئەو چالاکیانە. بەڵام بزانین ئایا دواتر لە میوانەکانمان ئەپرسین کە بۆ ئەم ساڵ کە ئایا هیچ جۆرە چالاکێک بەڕێواچێ یاخود بەبوونی ڤایرۆسی کۆرۆناوە چالاکیەکانیان وەستاوە کە دواتر لەسەر ئەرک و ڕۆڵی پەرستارانیش لە نەخۆشخانەکاندا گفتوگۆ دەکەین و باز لە داواکاری و مافەکانی پەرستارانیش دەکەین. ئەمە تەوەری دووەممان و ڕاستەوخۆ دەچمە سەر تەوەری یەکەمان کە میوانەکەم لە ستۆدیۆ ئامادەیەش گفتوگۆکردن دەبێت لەسەر بابەتێکی گرنگ و هەستیاری ناو کۆمەلگای کوردی و تەواوی دنیاش کە بابەتێک کە لە حاڵەتەوە بۆ بە دیاردە ئەویش نەخۆشیە دەرونیەکانە. بزانین ئایا نەخۆشیە دەرونیەکان چییە و چەند جۆری هەیە. لە هەمان کادا بازەوە دەکەین بۆچی عیبەیە لە ناو کۆمەلگای کوردیدا کە ئایا ئەگەر کەسێک نەخۆشی دەرونی هەبێ سەردانی پزیشکی پسپۆڕی دەرونی بکات بۆ ئەوی کە چارەسەر وەرگێ دەوروبەرەکەی بۆچی تێڕوانینیان بەرامبەر بەم جۆرە کەسانە دەگۆڕێت. بۆیە لەم پرۆگرامەیە بە شێوەیەکی گشتی باز لە نەخۆشی دەرونیەکان دەکەین و بزانین ئایا لە چ کاتێکدا مرۆڤ پێویست دەکات کە سەردانی پزیشکی دەرونی بکە. بۆی کە لەسەر ئەم بابەتە باوردی گفتوگۆ بکەین ئەمڕۆ بە خۆشحاڵی و میوانداری دکتۆر دانیال سعدیمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕی دەرونی پسپۆڕی تەندروستی دەرونی دکتۆرا لە نەخۆشی دەرونیەکان. دکتۆر دانیال سڵاو لێ بۆ بەیانیت باش. زۆر سپاس بۆ ئامادەبوون. دکتۆر ئەگەر سەرەتا هەروەکو بەرچاوڕوونیەک بۆ بینەران و بۆ ئێمەش بزانین نەخۆشی دەرونیەکان چییە و چی ئەگرێتەوە. ئێمە سەرەتا پێویستە جاکاریەک بکەین لە بینی حاڵەتی دەرونی و نەخۆشی دەرونیە. حاڵەتی دەرونی بریتە لەو ناو هاوسەنگی کە لە بیرکردنەوە و لە هەست و لە هەڵس و کەوت و لە ئەو وێنانەی کە دروست ئەبێت لە ناو مێشکمانە دروست ئەبێت. بەڵام ئەم ناو هاوسەنگیە کاتێکی کەم ئەخایەنێت بە بۆنەی کێشەیەکەوە لەوانەیە تۆ تووشی تووڕەبوون ببی، لەوانەیە تووشی بێتاقەتی ببی، تووشی خەوزڕان ببی، تووشی خواردن تێکچوون ببی، تووشی دڵتەنگی ببی. ئەمانە هەمووی بریتە لە گۆڕانکاری کە دێت بەسەر هەست و بیرکردنەوە و هەڵس و کەوتی منی ڕۆژانەیە. بەڵام ئەگەر ئەمانە کەم بخانێ و کاریگەری نەبێ لەسەر ئیشی ڕۆژانەی من وەکو خوێندکارێک، وەکو کارگوزارێک، وەکو مۆزەفێک لە دایرەیەکە، وەکو مامۆستایە، وەکو باوکێک، وەکو دایکێک، وەکو دکتۆرێک، وەکو هەر شتێک کاریگەری نەبێت و زۆر نەخایەنێت ئەمە حاڵەتە و هەمومان ئەمەمان هەیە. هەمومان شتێک هەیە دێت دڵمان خۆشەکات بەس کەمە خەیانە و دوای ئەگەین و حەدە نۆرماڵەکەی تەبیعەکەی خۆمان. هەمومان شتێکێک دڵمان بێتاقەتەکە، هەمومان شتێکێت بە بۆنەوە ناخەوین چەند شەوێک، هەمومان شتێکێ بە بۆنەوە خواردنمان تێکەچێت. بەڵام ئەمە بەردەوام نییە. ئەگەر بەردەوام بوو ئەمانە نەخۆشین و ئەبن بە نەخۆشی و پێویستیان بە چارەسەرەیە. ئەمە بەشێوەیەکی گشتی قسەکردن بوو لەسەر یا پێناسەی نەخۆشی دەرونی بوو. جۆرەکانی دکتۆر چەند جۆرێکمان هەیە. ئێمە نەخۆشی دەرونی هەموو نەخۆشیەکی جەستەی نەخۆشی دەرونی لەگەڵایە. بەڵام مەرجینە نەخۆشی جەستەی نەخۆشی دەرونی لەگەڵا بێت. خەڵکانێک بینی نەخۆشی دەرونیانەیە جەستیان زۆر ساغە، چ مشکلەیەکیان نییە، ماشەڵڵا ساغ و سەلیم و هیچ مشکلەیە نیە، هیچ کێشەیە نیە و جاری واشەیە لەوانەیە لە زۆر کاتی زۆر ساردا ئەوان بەپی پەتیش بگەڕێ، یانی کێشەی نییە. بەڵام هەموو نەخۆشیەکی جەستەیی بە تایبەتی نەخۆشی جەستەیە درێژخایەنەکان وا ئەکا لە ئینسانەکان کە کاریگەری هەیە لەسەر دەرونیان، خەویان، خواردنیان، مەسەلەن بیرکردنەوەیان، دڵتەنگ ئەبن، قەلەق ئەبن بەو شێوەیە. بەڵێ نەخۆشی
دەرونی ئێمە یەکسەر خیاڵمان بۆ ئەوە نەڕوا بەس تەنها بریتێ لە خەمۆکی ئەوە نەخۆشی دەرونیە. ڕاستەکەی خەمۆکی یەکێکە لە نەخۆشی زۆر فراوانەکان بەداخەوە ئێستا بەشەریەت زۆربەی زۆری تووشی ئەم حاڵەتە بووە کە جاران وا ئەزانرا کە نسبەتی لە یەکی خەڵکی خەمۆکە و بێتاقەت و دڵتەنگە ئیسان نسبەتەکە بەس بۆ تۆ لە هەندێک کۆمەلگا ئەڵێن دکتۆر ئەگەر بە کورتیش ئاماژە بکەی هۆکاری خەمۆکیەکە لە سابیستی کۆمەلگا لە سابیستی کۆمەلگا لە هەنێک کۆمەلگایە خەمۆکن تووشی حاڵەتی خەمۆکی بوون و ئەمەش ئەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک یعنی بەس ئەڵێ خەمۆکی زیایی کردۆ لە یەک ڕۆ نییە لە کۆمەڵی ڕۆ یەکێک لە ڕۆکان مەسەرەن بە تەکنۆلۆژیاکردنی کۆمەلگایە و کەمکردنەوەی هەستەکانە و کەمکردنەوەی تێکەڵاوی ناو کۆمەلگای و بە تایبەتی ئێستاش ئەبینین ئەم نەخۆشی لە گۆڕێ لە هاتووە ئێستا ئەوەنەی کە ئەڵێ با سۆشەڵ دیستانسە بێ با دوور بن لە یەکەوە تەوقە نەکەن ماجماچێن نەکەن ئەمەش وا ئەکا ئەوەنەی کە کۆمەلگا کەسەکان لە یەک دوور کەونەوە و پەیوەندیە کۆمەڵایەتەکان زەعیف و لاواز ببێت کە بەهێزی پەیوەندی کۆمەڵایەتی یەکێکە لە هۆکارەکانی دڵخۆشی بۆ ئینسانەکان و ئەمە بەحسی لەسەر کراوە بەحسێکی فراوان و گرنگی عالەمی لەسەر کراوە کە لە هەر کۆمەلگایەکە تا پەیوەندی کۆمەڵایەتی بەقوت بێت بەهێز بێت دڵخۆشی زۆرترە و خەمۆکی کەمترە بەو شێوەیە. ئێستا یەکێک لە هۆکارەکان تەکنۆلۆژیا یەکێک لە هۆکارەکان ئەو لاوازی پەیوەندی کۆمەڵایەتیەکان یەکێک لە هۆکارەکان ئەو بە مادیبوونەی ژیانە کە ئێستا ژیان بەداخەوە هەمووی لە مەنزۆرێکی مادی و پارە و سەروەت و ئیترنە قەزی نەتەوایەتی و نە ئینسانیەت و نە مرۆڤایەتی و نە دراوسەیەتی و نە گەورەی و بچووکی و نە خێزان و نە باوک و نە دایک و نە ئەوانە هیچی نەماوە ئەم چەمکانە و ئەمانە هەمووی سراون خەریکە ئەسرێنەوە چی جێگەی گرتوورەتەوە مەسلحەتی مادی پارە سەفتە خانووەکەم سیارەکەم مۆبایلەکەم مارکەی مۆبایلەکەم مارکەی جلەکەم ئەمانە جێگەی مادیەکەی ئەمانە کە هاتن جێگەی ئەو چەمکە و ئەو بەها ڕەوشتی و ئینسانیە گەورانەی گرتەوە کە جاران کۆمەلگاکانی لەسەر بریادەنرا وردە وای لێ دێت چکە ئینسانەکان ناگەن هەرگیز بەوەی کە پێرفێکت بن لە هەموو ڕوویەکی مادیەوە بۆیە سەیرەکەی چاوی وەکو چۆنڵی ئینسانەکان تەماعی ئەبن قەنەعەتکەمە بێتەوە وای لێ دێت چاوی کەسەکان دائیمەن لە دوای مادیەتە لە دوای شتانێکە کە قەت پێی ناگا بۆیە سەیرەکەی خەمۆکی زۆرە دڵتەنگی زۆرە بێتاقەتی زۆرە دائیمەن لە بیرکردنەوەیەکە دائیمەن ڕەشبینە ئەمانش ئیتر وردە ئینسانە بن بەرەوە خەمۆکی کەواتە بەس تەنها کە ئەڵێن نەخۆشی دەرونی بەس تەنها خەمۆکی نییە بەڵام خەمۆکی یەکێکە لە نەخۆشی زۆر فراوانەکان چەند نەخۆشێکی ترمان هەیە لەوانە مەسەن حاڵەتی قەلەقی ئەوەی کە پێوتر شڵەژان و دڵە ڕاوکی و دوو دڵی ئەوی چەند جۆرێکی هەیە ترسی هەیە مەسەلەن بۆ نمونە زەبری دوای فشاری هەیە کەسێک ڕووداوێکی ناخۆشی بەسەرایەت هاتووە لە مناڵەیە لە گەورەیە پاشفترێک تووشی کۆمەڵێک نیشانەی تری دەرونی ئەبێتە ئەمە پێوتە PTSD مەسەلەن ئەو کەسانەمان هەیە کە لە ناکا ئەتەقنەوە لە ناکا ڕووداوێکی زۆر بەسیط بەیان لێکا کە ئاگیان لە خۆیان نامێنە و تووڕە ئەبن و عەسەبی ئەبن و یا مەسەن تووشی قەلەقی و خەوتێکشون و خواردن تێکشون ئەوانە ئەبنە ئەمەش چەند جۆرێکی ترە لە خەلەقی لە شڵەژان جۆرێکی ترمان هەیە کە باسی ئەکرێ بەسەن شیزۆفرینیایە ئەوەی ئینفیسامی شخصی پێوتریا ئەوەی شکستە کەسێتی پێوتریا ئەوەی کەسێتی جیاوازی پێوترێ جۆرێکی ترمان هەیە تێکچوونی مەزاجە کە ئەم تێکچوونی مەزاجە زۆربەی وەختەکان مەسەن باسی لێوەکە کە دوو جەمسەرێکیان ئەو خەمۆکی کە باسمان کرد جەمسەرێکیان ئەوەیە کە زەوقی هەیە و قسە زۆرەکە و خۆی بە موهی مەزانێ و خۆی بە گەورە ئەزانێ و ئەوە یعنی دوو جەمسەرێ دکتۆر ببوورە لە ناو جۆری نەخۆشیەکانە نەخۆشی شادی و دڵخۆشی هەیە ئەمەیان چی ئەگرێت ئەمەیان وەکو باسم کە تێکچوونی مەزاج یا گرفتی مەزاج یا تەنگژەی مەزاجی کە جۆرێکیان هەیە پێوترێت جۆری دوو جەمسەرە بایپۆلەر ثونائیە القوتبەین قوتبێکیان ئەو خەمۆکیەیە کە باسمان کرد ئەیگرێت و مەسەن چەندێ مودەیەکە خانێ و دوای ئەوە چاکە بێتەوە مودەیەکی هیچ عیبێکی نییە و دوای ئەوڕاتۆ ناو قوتبەکەی تر کە بریتێ لە جەمسەرەکەی تر کە بریتێ لە دڵخۆشی و شادی بوون و زەوق زۆری و خۆ بە موهیمزانین و خۆ بە گەورەزانین و ئیتر کۆمەڵێک نیشانەی هەیە ئەویش یان یەکسەر مباشرەتەن لەم قوتبە ئەڕاتە ناو ئەو قوتبە یان نەخێر بینێک هەیە ماوەیەک هەیە و اینجا دوای ئەڕاتە قوتبەکەی تر ئەمیتریان کەم ئەخەیانێت مودەیەکی کەم مثلا نەخۆشەکە یا کە سوکاری نەخۆشەکە نەخۆشکوی عادەتە لە شادی بوونا نایە بۆ لای دکتۆر بەداخەوە
بەڵام کە سوکاری نەخۆشەکە دێن ئەڵێن دکتۆرە وڵی 2-3 ساڵ جارێ لە بەهارە یا لە فلان فەسڵایە لە ئەوەیە 2-3 ساڵ جارێ مانگە هەفتەیەک 2 هەفتە 2 مانگ حاڵەتێکی یە بەسەرا لە خۆیەوە زەوقی هەیە و قسە زۆرەکە و مەسروف زۆرەکە و پارە زۆر سەربەگا و کەم ئەخەوێ و خۆی بەمووی مەزانێ و ئێت جاری وا هەیە ئەڵێ من مستەشاری مەسەرەن ترامپ و جاری وایە ئەڵێ تەلەفۆنم بۆ هاو لە لایەکی و جاری وایە ئەڵێ خۆی بە ینی مەعازەڵاش خوا ئەزاری یا ئەڵێ من ئەگەر خواژ نەبم لە خوا کەمتر نیم ئەمە هەستی خۆ بە گەورەزارینەوە گراندۆستی پێوتە تووشی دا العەزەمە ئۆشتانە ئەبێتە ئیتر ئەمەیان شادیە شادیش چەند پلەیەکی هایپۆمانیا هەیە و مانیا هەیە و مانیاکەی پێویستی بە داغڵبوون هەیە لە خەسقان و هایپۆمانیاکەی لانی شادی و دڵخۆشیەکە لە ناو کۆمەڵگەی کوردیە زۆرە هەموو شوێنە هەیە لە عالەما هەیە یعنی ئەمە حاڵەتێک نییە بەستەنها تایبەت بێ بە کۆمەلگایەک و کۆمەلگایەکی ترتیایە نەبێت نەخل لە هەموو کۆمەلگایەکە هەیە مثلەن حتا بۆ ئەوە فرۆی تەحلیلی خۆی ئەڵێ ئەوەش هەر خەمۆکیە بەڵام دەربڕینەکەی بەو شێوەیە ئەوەی خۆش ئەوەش هەر خەمۆکیە لە ئەسڵا لە ئەسڵا کەسەکە خەمۆکە لە ناخی خۆیەوە بەس ئاوە بەو شێوە دەریابڕێەوە و خۆی بە مهمەزانە و خۆی بە گەورە و قسە زۆرەکە و ش زۆر دووبارە ئەکاتەوە لە قسەکانی لە مۆزوعێک و بازیا بۆ مۆزوعێکی تر ئەمەی تاو ناکە و لە خۆی تەدەخل لە ئیشی ئەماکە و تەدەخل لە ئیشی ئەوواگا و خۆی بە هەموو شتی ئەزانێ و بە خۆی بە جوانترین کەسە زانێ خۆی بەدەم خۆشترین کەسە زانێ بە یاریزانە زانێ بە شاعرە زانێ بە هەموو شتی ئەزانێ چۆن مەجموعەیەک مەسەرەن بۆ نمونە کاتی خۆی سەرۆک کۆماروشتیوە هەبوو لە بەعزی شوێن حەزیەکرد خۆی لە عینن کاتە سەرۆک کۆمار بێ و جەڕستی مەکتەبەکەش هەر خۆی لێیا لە مەکتەبی ابتیدایی لادێکە یعنی تەدەخل لە هەموو شتێکاکە ئەتر بەو شێوەیە باشە دکتۆر باسی ئەوەت کەکەوتە هەنێک کەس هەیە خۆی بە جوان ئەزانێت هەندێک جار کە هەستێک لە لای کەسێک دروستە بێ کە خۆی بەکەم ئەزانێت یاخود خۆی بەناشرین ئەزانێ یاخود باڵای خۆی بە دڵ نییە خۆی بە کورتەزە ئەم هەستانە لە ناخی کەسێکاکە درێژە یان بە بەردەوامی بیری لێ بکاتەوە بە نەخۆشی دانرێ ئەوە ئێمە بەم شێوەیە تەحلیلەکەین دوورا و دوور ئەبەم شێوەیە دوورا و دوور هینی ناکەین یعنی بڕیاری لەسەر ناین ئایا بزین ئەم هەستە بەشێکە لە نەخۆشی خەمۆکی بۆی دروست بۆ هەستی خۆ بەکەم زانین هەستی خۆ بە ناشرین زانین یا هەستی خۆ بە گوناهبار زانین ئەمانە کۆمەڵی هەستن لەناو خەمۆکیان لەگەڵ کەسەکە ئاڕۆی نەخێر سەیرەکەین کەسەکە نیشانی تری خەمۆکی نییە بەڵام ئەو هەستەی لەلا هەیە ینی میکاجەکە ئەوەکە و بەڵام هەستێکی ئەوەی لەلا هەیە ئەڵێ هێشتا ناشرینم ئەمە لەوانەیە بەشێ بێ لە نەخۆشیەکی تر کە پێوتە بەدی دیسمۆرفیک دیزۆردەر یا دیسمۆرفۆفۆبیا ئەو کەسانی کە دائیمەن خۆیان بە ناشرین ئەزانن لووتیان لێویان باڵایان قژیان ڕەنگی پێستیان إلى آخره وا هەستەکە ناشرینە و عملیاتی تەجمیلی بۆ ئەوکا و یعنی لەم مۆزوع ئەڕوا بۆ مۆزوع لەم دکتۆر بۆ ئەو دکتۆری تەجمیل و دکتۆری دانەکە و دکتۆری تەجمیلەکە و دکتۆری ئەوەکە و دکتۆری پێستەکە و ئەمە حاڵەتی بە دیسمۆرفیک دیسۆردەری پێ ئەوترێت ئەو کەسانن کە هەستی خۆ بە ناشرین ینی هەستی ئەویان لەلایە شوێنێکی خۆیان یان هەموو خۆیان بەدڵ نییە ئیتر فەرقەکە لە بینی ژن و پیاوە مەسەرم بۆ نمونە نیسبەتەکە لە ژنانە لە کچانە زۆرتر نیسبەتەکە لە پیاوانە کەمترە ژنان بە زۆری مەسەرەن ئەگرن بە شوێنێکی خۆیانەوە بە دەموچاویانەوە پیاوانەگرن بە شوێنێکی تری خۆیانەوە یعنی تەرکیزەکەنە سەر شوێنێکیان ئەگەنە تقریبا شوێنەکان هەیە هەمووی لە کچ و لە کوڕیشە هەیە بەڵام نیسبەتەکان فەرقی هەیە ئیتر بینێ ئەگرن بە لووتیانەوە عملیاتی تەجمیلی بۆکە ڕازی نییە بەم عملیاتە چه عملیاتێکی تری تەجمیلی بۆکە دوایە ئەزانی نەخێرە من نەخۆشیێکی دەرونیە ئیتر پێویست ناکە ینی مەسەلەن من خەڵکم لەلایە حەڤە عملیاتی تەجمیلی کردو بۆ لووتی ڕەنگە هێشتا بەدڵینە هێشتا بەدڵیشینێ لەسەری حەڤاما دکتۆرەکە وتوێت وڵای تۆ ئەبێ دکتۆری دەرونی بتبینێ اینجا بیری کەوتۆ دکتۆرەکەش کە ئەبێ دکتۆری دەرونی بتبینێ ینی ئەبوایە هەر لە بیدایەتەوە بیوتایە تۆ با لە پێشە دکتۆرێکی دەرونی بتبینێ اینجا چکە ئەو کاتە پێمانەوت بە دکتۆرەکەمان ئەم حاڵەتە حاڵەتی بەدی دیسمۆرفیک دیزۆردەرە ئەم حاڵەتە ئەگەر هزار عملیاتیشی بۆ بکەی بۆ لووتی هەر بە ناشرین کەواتە نەخۆشیە دەرونیەکان زیاتر لە ڕەگەزی ژنانە هەیە لە ڕەگەزی مێ هەیە یاخود وەکو یەکە شەر نییە خەمۆکی لە ئێوەیە زۆرترە سێ بە یەکە تقریبەن 2.5 بە یەکە ئەو نیسبەتەکە بەو شێوە دۆزیە بووە یعنی لە هەر 100 کەسێک 5 ینی نیسبەتەکە بەو شێوەیە 5 ئاوا بە یەک 5 بە 2 بەڵام
شیزۆفرینیا مثلا وەک تقریبا وەکو یەک وایە نەخۆشی ئاڵوودەبوون لە پیاوانە زۆرترە وەکو ئاڵوودەبوون لەسەر مەشروب بەپی جۆری نەخۆشیەکە فەرقەکە. بەڵێ باشە دکتۆر کەواتە ئێستا چ کاتێک پێویست ئەکات کە کەسێک سەردانی پزیشکی دەرونی بکات یاخود ئەو نیشانانە چین کە بە شێوەیەکی گشتی لە کەسێکە هەبێ ئەم کەسە خۆی هەست بە خۆی بکات کە نەخۆشی دەرونی هەیە بۆی کە سەردانی پسپۆڕی دەرونی بکات. ئێمە سەرەتا نەخۆشی دەرونیەکانەکەین بە دوو جۆرەوە. جۆرێکیان ئەوانن کە خۆیان ئاگاهیان لە خۆیان هەیە خەمۆک و خۆی ئەزانێت کە خەمۆکە قەلق و خۆی ئەزانێت قەلق تۆقینی هەیە و خۆی ئەزانێت کە تۆقینی هەیە دێتە لای دکتۆری دەرونی یان ئەبێ باشتر وایە بچێتە لای دکتۆری دەرونی لەبری ئەوەی ئەگەڕێ بزانێ ئەمە کێشەی مەعیدەی هەیە و کێشەی دڵی هەیە و 1 ملیۆن ئیکۆ بۆ ئەکات و تەختیتی دڵە بۆ ئەکات سەردانی ئەم دکتۆری دڵ و دکتۆری دڵ لە هەمویان پێ ئەڵێن بابگیان حاڵەتەکەت هیچ نییە بەڵام ئەو هەر ئەگەڕێ بە دوای ئەوەی کە لە دڵی دەرچەیە لە مەعیدەی دەرچەیە لە فەقراتی پشتی دەرچەیە لە ڤیتامین دی دەرچێ وەکو خۆیان لەڵێنیا لە شتێکی دەرچێ بابە ئەمە کێشەیەکی دەرونیە نەخۆشیەکی دەرونیە. ئەم نەخۆشانە ئەگەر ئاگاهیان لە خۆیان هەبێتە ئەمە جۆرێکیانە. ئەو جۆری ترمانەیە کە ئاگاهی لە خۆینی خۆی بە نەخۆش نازانێ ئەوانن مەسەرن بڕێک لەوانەی کە شیزۆفرینیانێ بڵێک لەوانەی کە باسمانکردن شادی یان هەیە مانیا و هایپۆمانیا دا ئەلهەوەست ئەوانی کە خۆیان بە شتێکی گەورە ئەزان و پیان بڵێ تۆ ئەمە ئەم حاڵەتی تۆ نەخۆشی دەرونیە ئەسن لەوانەیە وانە چواردەوەرەکەی خۆی بکا بە کێوە بەڵام چواردەرەکەی پێزانە ئەمە ناخەوێ مەخسە زۆرەکە ئەمە پارە زۆر سەرفەکە ئەمە زۆر زەوقی هەیە لەبەرەوە باشتر وایە بچێتە لای دکتۆرێکی دەرونی بەز وەختێ پێڵی خۆی بە نەخۆش نازانێت کەواتە نەخۆشی دەرونیەکان کرە بە دوو کردەوە دوو بەشەوە ئەوەی کە خۆی بە نەخۆش ئەزانێت ئەمە مەرجێکێت ئەوەی خکێ خۆی بە نەخۆش نازانێت ئەوەشی کە خۆی بە نەخۆش ئەزانێت دوای ئەوە شتێکی ترمان هەیە کە خۆی بە نەخۆش زانێت بەڵام نەخۆشیەکی جەستەیی نەخۆشیێکی دەرونی چکە هەیە خۆی بە نەخۆش زانێت ئەم حاڵەتی من نەخۆشە بەڵام بخوا لەوانە دڵم بێ لەوانە ڤیتامین دیەکەم بێ لەوانەیە مەسەلەن نازانم ئەگەڕێت کۆمەڵشتە دۆزێت ئارەزوو بکە کە نەخۆشیێکی جەستەیی هەیە بەس نەخۆشی دەرونی بەداخەوە ئەوڵێن ئەمە خاڵی دووەم کە خۆی بە نەخۆش یەکەم خۆی بە نەخۆش بزانێت دووەم خۆی بە نەخۆشیکی دەرونی بزانێت سێهەم ئەڵێ باشە ئەمە نەخۆشی دەرونیە بەڵام چارەسەری لای دکتۆری دەرونی نییە ئەمە چارەسەرەکەی لای شێخ و مەلا و بەسەن ئەوەشە یعنی هەر هێشتا نەگەشتوەتە حەدی ئەوەی کە ئاگاهی تەواوی هەبێتە کەواتە ئەبێت تۆ خۆ بە نەخۆش بزانی خۆ بە نەخۆشێکی دەرونی بزانی و بزانی ئەم حاڵەتە چارەسەری لای دکتۆری دەرونی هەیە لە شوێنی تر نییە. باشە دکتۆر ئەو کەسانەی کە خۆیان بە نەخۆش نازانەوە بە ڕێزە داماژت پێکرد ئەو کەسانێک کە ئەگەر بێنە لای ئێوە ئەو کەیسە تا چەند قورسە بێ بۆ ئێوە یەکەم لە دیاریکردنی جۆری نەخۆشیەکەی دووەمیش لە چارەسەرەکانیە تا چەند ئەرکەکە بۆ ئێوە قورسترە بێ. ئەوانەی کە خۆیان بە نەخۆش نازانن ئیشەکەمان ئاسانترە لەگەڵ ئەوانەی کە خۆیان بە نەخۆش زانن و بەس ئەڵێ نەخۆشیەکەمان نەخۆشیێکی دەرونی نییە یا ئەڵێت مەسەلەن بۆ نمونە نەخۆشیەکەمان دەرونیە بەڵام پێویست بە عیلاجی دەرونی دکتۆری دەرونی ناکە یان مەسەلەن ئەڕوا لە جسمی خۆیان کۆمەڵێک شت لە خۆی ئەدۆزێتەوە ئیتر ڕۆژێ لە فەقەراتمە ڕۆژێ لە ملمە ڕۆژێ لە چاومە ڕۆژێ لە سەرمە جەڵدە لێمەیە ڕۆژێ لە دڵمە ڕۆژێ لە مەعیدەمە هەر ڕۆژێ لە شوێنێکی جسمی خۆیان شتێک ئەدۆزێتەوە نازوری بۆ ئەکەن دکتۆری مەعیدە دڵنیای ئەکاتەوە بەس دڵنیا نابێتەوە دکتۆری دڵنیایەکە دڵنیا نابێتەوە ئەم دکتۆر ئەو دکتۆر ئەم ئەشیا و ئەشیا ئێران توران ئەم لا ئەولا هیندستان ئیتر کە کەوتە لە ئەخیرا کەوتە سەر و کچۆڵی ساجی عەلی هیچی پێ نەمایە ئەمانە اینجا یەکێک لە لایەک و پێڵە بۆ ناچی سەردانی دکتۆرێکی دەرونیش بکەیت لە ئەخیرا کە خۆی ئەبوایە تۆ یەکەم لاین بوویتە ئەبوایە دکتۆری دەرونیەکە یەکەم کەس بووە ئەبوایە یەکێکەکەم وانە ئینشاءالله ڕێنمایی کار پێی بووتە کاکی گیان ئەم حاڵەتی تۆ کە هەر دەمێ ئەگری بە شوێنێکی جسمی خۆت و ئەمە ناوی نەخۆشیەکە پێوترێت سۆماتۆفۆرم دیزئۆردەر نەخۆشیە جەستەیە نەفسیەکان ئەو نەخۆشیانن کە ئەسڵەکەی بریتە لە دەروون و مێشکی خۆت بەس تۆ ئەزانی جەستەتە دەمێوە ئازانی مەعیدەیە دەمێوە ئازانی جگەرە دەمێوە ئازانی پەنکریاسە دەمێوە ئازانی گورچیرەیە ئەمە ئەبێ بۆی ڕوونکرێتەوە ئەوانە ئاسانترە چکە ئەوانە تۆ ئیلاجیان ئەیتێ و دێنەوە تایم دەرزی و دەرمان و ئەوەی کە پێویستە بۆیان ئەەکەیت و دێنەوە تایم و بەکارێنێت دکتۆر ئەگەردان بەوەیان نەنێ کە نەخۆشە ئێوە ئەگەر دەرمانیشیان بۆ بنووسن چارەسەریان بۆ بکەن سوود لە چارەسەرەکان وەرەگرێگە بڕوای بۆ نەبێت کە خۆی نەخۆشە بەتەئکید ئاگاهی لە خۆی نییە ئاگایی لە خۆی نییە ئەو عیلاجە ئەگەر ئەو قەنەعەتیشی پێی نەبێتە بەس هەر گۆڕانکارێکی مایەکە دروستەکە و
ئەو گەێنەرە دەماریانەی ئەوەی کە پێوتر نیورۆترانسمیتەر ئەو گەێنەرە دەماریانی کە لە مێشکی هەیە ڕێکی کاتەوە ئەگەر قەنەعەتیشی پێی نەبێتە ڕێکی ئەکاتەوە کە ڕێکی کردەوە کابرا چاکە بێتەوە یعنی مەسەلەن ئێمە خەڵکانێک هەبووە مەسەلەن زۆر وەسعی بار و دەرونی زۆر خراپ بووە بە 6 کەس هێناویانە بەستویانەتەوە مەسەلەن دوای هەفتەیە 2 هەفتە هاتوۆ تایم بۆ تۆ ئێستا خۆی و کەس و کاری و عەشرەتەکەیشان هەر مەمنونە ئەوە زۆر خۆشترە بەس ئەوەی تری کە هەر ڕۆژێ ئەگرێ بە شوێنێکی خۆیەوە و لە ساڵی هاتوچۆی تۆکە دوای ساڵەکە ئەڵێ دکتۆرە زانی بەخوا غودە دەرچوو دکتۆرە زانی ڤیتامین دی دەرچوو یعنی خۆی خەمۆکی هەیە خۆی مەسەلەن لەو نوع کە بە زۆری ژن ئەگرێتەوە لەو نوع ئەژنانەیە کە لە 40-50 ساڵی تەمەنیایەتی و هەر دەمێ ئەگرێ بە شوێنێکی جسمی خۆیەوە دکتۆرە زانی بەخوا لە فەقەرات دەرچوو هەموو کەس لەو عمرات تۆزێ فەقەراتی هەیە هەموو کەس لەو عمرات ڤیتامین دی یاری ئەکا بەرز و نزمی ئەکا بەس ئەمەی تۆ نەخێر خەمۆکی بوو ئەمەی تۆ نەخێر خەلەقی بوو ئەمەی تۆ نەخێر پانیک بوو ئەمەی تۆ نەخێر سۆماتۆفۆرم بوو ئەمەی تۆ نەخێر شیزۆفرینیایە ئەمەی تۆ نەخێر ئەوەیە بەڵام شێرەکە شتێکی جەستەیی کە سوکارەکە یا خۆی بۆی ئەدۆزنەوە ئەڵێ نەخێر ئەوە نییە دکتۆر کە کەسێکێتە لای بەڕێستان یاخۆ بڵێن پزیشکە دەرونیەکان بە چەند جەلسە ئەتوانن جۆری نەخۆشیەکە دیاریکەن ئەکرێ بە لە ماوەیەکی کەمە بە جەلسەیەک دیاریکرێ یاخود ئەگۆڕێت لە نەخۆشیێک بە نەخۆشی ئەگۆڕێ هەنە نەخۆشیە تۆ ئەیناسیت و هەنێ نەخۆشی هەیە تۆ ئەزانیت حاڵەتەکە چییە بەڵام هەنێ نەخۆشی تریژ هەیە لەوانەیە بە جەلسە و بە دوو جەلسەش نەزانی تەشخیصەکەی پێویستی بە کاتی زیاتر هەیە پێویستی بەوە هەیە مەسەلەن حتا جاری وا هەیە توێژەری دەرونی بەکاربێنی جاری وایە توێژەری کۆمەڵایەتی بەکاربێنی بزانی ئەسڵی مۆزوعەکە کۆمەڵایەتیە ئەسڵی مۆزوعەکە نەخێر دەرونیەکەی گەشتوتە ڕادەیەکە ببێ بە نەخۆشی جارایە پێویستی بەوە هەیە نەخۆشەکە داغڵکێ لە خەسخانە نەک لەبەر ئەوەی کە وەزعی زۆر خراپە تەنها لەبەرەوەی بگەیتە تەشخیص جاری وا هەیە مەسەلەن کە سوکاری نەخۆش ئەم قسەکەن دکتۆر تۆ ئەم نەخۆشە بۆ داغڵ ئەەکەی ینی پێویستەکان لە خەسخانە داغڵیکەی یان حتا جاری وایە کارمەندەکانی خەسخانەش پێمانەڵێن دکتۆر ئەم نەخۆشە پێویستەکان لە خەسخانە مێنێتەوە ئێمە ئەڵێن پێویستەکەی ئەوەیە تۆ بگەیتە تەشخیص لەگەڵیا یان جاری وایە بە جارێک ناگەی جاری وایە نەخۆش هەیە مەسەلەن کێشەیەکی تری هەیە وا ئەکا لە خۆی کە نەخۆشی هەیە تۆ ئەتێ بگەیتە نەتیجە لەگەڵا کێشەیەکی قانونی هەیە خۆیەکە بە نەخۆشی دەرونی تۆ ئەتێ بگەیتە نەتیجە لەگەڵا بۆی تێنە بەڕێ بەسەرتا ینی حاڵەتەکان ئەگۆڕێن لە حاڵەتێک کە بتوانی بە جەلسەیەک و بە چەند دقەیە تەشخیصیکەی بۆ حاڵەتێک کە لەوانەیە بە چەند جەلسەیەک ئینجا بتوانیت تەشخیصی باشە دکتۆر ئەو دەرمانانەی کە بۆ نەخۆشیە جەستەیەکان ئەنووسرێت یاخۆ بڵێم نەخۆشەکان بەکارهێنن ڕەنگە بەشێکی مزاعفاتی هەبێ ئەم دەرمانانەی کە لە نەخۆشیە دەرونیەکانە بەکارهێنرێ هیچ مزاعفاتێکی هەیە بەتەکید هەموو عیلاجێک با پێ بڵم هەموو عیلاجێک کە لە مەعمەلە دروست ئەکرێتە هەموو عیلاجێک کە ناوی ئەنێن دەرمانی گیایی و ئەمە مادەیەکی تەبیعیە و بەڵام دەرمانی گیایە و کوتراوەت و بە هاوان و دەستکەوان و کراوەتە ناو قوتووە و یا عیلاجێکە لە مەعمەلێکە دەرمانێکە لە مەعمەلێکان دروستکراوە هەمووی مزاعفاتی خۆی هەیە یعنی تۆ ئاوێکیش کە ئەی خۆی مزاعفاتی خۆی هەیە پاش فترێگە بێ بڕۆی بۆ WC خواردن عینەنژە مزاعفاتی خۆی هەیە دەرمانیش بە هەمان شێوە مزاعفاتی خۆی هەیە لە کەم بۆ زۆر بعضی دەرمان هەیە مزاعفاتەکەی زۆرترە بعضی دەرمان هەیە مزاعفاتەکەی کەمترە بەپێی جۆری دەرمانەکەی هیوایەن مەسەلەن کاریگەری هەیە لەسەر مەعیدە کە ئەیخواڵە مەعیدە مێشت هیوایە کاریگەری هەیە لەسەر خەو کە ئەیخواڵە زۆرە خەومیاڵە هیچ خەوم لێ ناکەوێت بە بۆنی ئەم حەبەیتەوە ینی بەپێی جۆری عیلاجەکان مزاعفاتەکانی گۆڕێ بەڵام هیچ عیلاجێک نییە بەبێ مزاعفات باشە لەسەر عەرزە ینی هیچ جۆرە عیلاجێکی نەدەرونی نەجەستەی ئەگەر باسێکیش لەم عیبەیە بکەین کە لە ناو کۆمەلگەی کوردیە هەیە بۆچی ئەگەر کەسێک نەخۆشی دەرونی هەبێ کۆمەلگە بە چاوێکی تر سەیرەکە یاخو بۆ بەلایەوە عیبە بۆ ئیشارێتەوە ئەگەر سەردانی پزیشکیەکی دەرونی بکات ئەمە هۆکارەکەی بۆچی گەڕێتەوە بەداخەوم بۆ ئەمە ینی خەڵک ئەبێ ئێستا لە هەنێک کۆمەلگای غەربیە مەسەلەن کەسەکە کە دائەنیشێت لە مەجلیسە فەخری پێوەکە کە سەردانی دکتۆری دەرونی ئەکات یعنی چۆن لێرە دائەنیشن لە مەجلیسا کەش و فشەکەن و باسەکەن و قسەکەن کە من دیکۆری خانۆکەم وایە و فەرشەکەم لە ماڵەوە وایە و مۆدیری سیارەکەم وایە و مۆدیری مۆبایلەکەم وایە ئاوا بەو شێوێ خۆیان هەڵەنێن لە وڵاتان بەوە خۆیان
هەڵێنێن ئەڵێ من ئایا ماشرینگ یعنی من دکتۆری دەرونی خۆمم هەیە سەردانی دکتۆری دەرونی خۆمەکە من ئیستیشارەی پێ ئەەکەم من جاری وایە ئەچم عیلاج وەرەگرم ینی لەوێ بەو شێوەیە بەڵام لێرە بەداخەوە خەڵکەکە ناڕۆن و نازانە ئەمیش ئەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک یعنی یەکێک لە هۆکارەکان لەوانەیە هۆکاری کەلتوری خۆمان بێت لەوانەیە خەڵک وا بزانن یەکێک سەردانی دکتۆری دەرونی بکە ئیتر ئەمە تەواو لێ بۆ تۆ ئاگاهی لە خۆی نەماوە و بە تەواوەتی باری عقلی و ئاستی ژیری دابەزیوەکە وانە باشە دکتۆر هەروەکو بەڕێزت باست کرد کاڵی لە وڵاتانی ئەوروپا یاخود لە ڕۆژاوە هەموو کەسێک یاخود ڕەنگە کەسە سیاسیەکانیشی تیا بێت کە بڵێ پسپۆڕی دەرونی خۆمم هەیە ئەچمە لای ڕێنمای لێ وەرەگرم لە کوردستانە ئەم شتە هەیە یاخود ئەگەر بە شێوەیەکی تر بڵێ کەسانی سیاسی لە کوردستانە یاخود هونەرمەند ئەکتەر لەم جۆرانە سەردانی پزیشکی پسپۆڕی دەرونیەکەن پێویستە بیکەن بۆ ڕێکخستنەوەی وەکو پێناسەی نەخۆشی دەرونیمان کرد لە ئەوڵەوە وتمان ئەو وێنەی کە لە مێشکتا هەیە کە تێک چوو من کە باس لە بۆ نمونە ورچێک ئەکرێت وێنەیەک لە مێشکمان دروستە بێت یاری ئەکات و ئەوە بەزێ تۆ وێنەکە تێکەچێت لە مێشکتا کە باز لە ورچەکرێت درندەیەکێتە بەرچاو ئەبێ ئەو وێنانە ڕێککرێنەوە هەستەکان ئەبێ ڕێککرێنەوە هەستێک بە شتێک تۆ هەستێکی خۆشی بۆیت بە شتێک بە هەمان شت بە هەستێکی ناخۆشی بۆیت کەواتە کێشەیەک لە هەستەکە هەیە کێشەیەک لە بیرکردنەوە هەیە کێشەیەک لە تەسەڕف هەر کاتی کێشە لەمانە هەبوو پێویستە ڕێککرێتەوە ئیتر چی یاری چی بێت کە ئیسا تیپە بەقوتەکانی عالم پێویستە مە دکتۆری دەرونی هەوایان تەخشیص کردو ئەبێ پێش یاریەم گرنگەکان سەردانێکی دکتۆری دەرونی بکەن چی هونەرمەند بێت لە کوردستانە دکتۆر بەڕێزەوە پسپۆڕێکی دەرونی تاسە ئەم جۆرە کەسە دیارانە سەردانی بەڕستی کردووە استیشارەکەن بەڵێ هەموو ڕۆژێک ینی ئەگەر وەکو سەردانی سەردان نەکەن مەسەرەن لەوانەیە هینی تایبەتی دائنێن مەوعیدی تایبەتی دائنێن داواکەن ئەڵێ ئێمە حەز ناکەین بێنە عادە مەسەن حەز ناکەین خەڵک بمان بینی شتێک لەم بابەتانە ئێمە پێویستمان بۆیە لە شوێنە جەلسەیەکی تایبەت بکەین بە سەرچاو جاری وایە بە تەلەفۆنێکن جاری وایە بە دانیشتنی تایبەت باشە دکتۆر کو دوا پرسیارم بۆ بەڕێزت مرۆڤ چۆن وا بکات کە تەندروستی یاخود دەرونێکی تەندروستی هەبێت یاخود چه هەنگاوێک هەیە بۆی کە ئەنجامی با بۆی کە دەرون دروست بێت کۆمەڵی هەنگاو زۆرە نەخۆشی دەرونی کە هات بوو بە نەخۆشی پێویستی بە چارەسەر هەیە کە بوو بە نەخۆشی پێویستی بە چارەسەر هەیە و پێویستە خۆمانی لێ دوور نەخینەوە یا خۆمانی لێ نەدزینەوە چۆن ئەگەر خوا نەخواستە تۆ کێشەیەکی دڵت دەبوو نەخۆشیەکی دڵت دەبوو نابێ بڵێ ئیهمالێکەم و کورە هیچ نییە ڕۆژێک لە ڕۆژان ئەدا بە عەرزە قورحەیەک هەبوو ئەبێ بچی بەدەمیەوە ئەگینا گەورە ئەبێت بە هەمان شێوە نەخۆشیەکی دەرونیش هەبوو هەرچەنە بچووکیش بێت نەخۆشیە دەرونیەکە ئەبێ بڕۆی بەدەمیەوە ئەگەر نەڕۆی بەدەمیەوە وردە تەشەنایەکە لەوانەیە خەمۆکیەکی بەسیط بە بۆنەی تەعزیەکەوە بە بۆنەی زەرەرێکی مادی و پارەوە کە تۆ ئیهمالی ئەەکەی ئیمڕۆ پاش فترەیە گواو لێ بێ پاش 6 مانگ حومانوا لێ بێ پێویستی بەداغڵبوونە بێ لە خەسخانە بەڵام ئیمڕۆ بڕۆی بەدەمیەوە باشترەوە گلەوە ینی من زۆرم پێخۆشە هەنێک کەسیان دکتۆر دووشەوە سێشەوە لا خەوم تێکچۆ دکتۆر دوو سێشەوە زۆر دڵم تەنگە زۆر بێتاقەتم ئەگریم ئەها نەیهێشتۆ بگاتە هەفتەیەک و هاتۆ بەدەمیەوە ئێستا لەوانەیە بە لەتی حەب بە پارچەیە حەب بە نیم ساعت قسەکردن بێتەوە تایم بەس ئەگەر ئەوە دوای 6 مانگ بەهاتایە لەوانەیە بەداغڵبوون و بە 2 ساڵ 3 ساڵ عیلاجیش فریای نەکەوتینایە چاکمان نەکردایەتەوە لەبەر ئەوە پێویست بەوە ئەکات هەموو کەسەکان کە بوو بە نەخۆشی بڕوا بەدەمیەوە پێش ئەوەی ببێ بە نەخۆشیش هەنێک کەسمان هەیە کەسێتیان کەسێتی خەمۆکاویە کەسێتی قەلەقە کەسێتی وەسوازە کەسێتیەکە زۆر بیر لە سحر و جادو و چاو ئەو شتانە ئەکاتەوە ئەمە جۆری کەسێتەکانە ئەوانش ئەبێ ڕێک ینی بیرکردنەوەی خۆیان و تەسەڕوفاتی خۆیان ڕێکخەنەوە بەدەمیەوە بچن ڕۆشنبیری خۆیان زیاکەن ڕۆشنبیری اینجا کۆمەڵایەتی بن تا ئینسان کۆمەڵایەتی بێ دوور ئەکەوێتەوە لە نەخۆشی دەرونیەکان تا کەمتر کۆمەڵایەتی بی زیاتر ئەچیتە ناو نەخۆشی دەرونیەکانەوە لەوانەیە ئەم قسەشەکەم لەم کاتە کۆرۆنا لە ناوایە ئەڵێن ئەبێ زۆر کۆمەڵایەتی نەبی بەڵام من وەکولایانی دەرونیەکە ئێڵم باشتر وایە تا کۆمەڵایەتی بی باشتر وایە تا ببەخشی ینی یەکێک لەو شتانی کە ئارامی ئەیە بە ئینسانەکان بریتە لە بەخشین ینی ئەو خۆشی ئەو خۆشی و ئەو سەعادەی ئەو دڵخۆشی ئەو یعنی خەوەی دوای بەخشینیت
ینی تەسەوری ناکە چ لەزەتێک و چ تامێکی هەیە لەبەر ئەوە ئەمانە کۆمەڵی هۆکارن تۆ ئەتوانی بیانگریتە بەر وەرزشکردن کە یەکێکە لە هۆکارە زۆر مهمەکان ئەبێ عینەشت تۆ بەکاری بێنی بۆ ئەوەی کە دەروونێکی ساف و ئارام و جستەیەکی ساغت دەبێت. دەستەکانە خۆش بێ دکتۆریان زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ سەرجەم لە ڕێنمایەکانە زۆر سپاس بۆ دکتۆر دانیال سعدی پسپۆری تەندروستی دەرونی و دکتۆرا لە نەخۆشیە دەرونیەکان سپاس بۆ ئامادەبوونت. بەڵێ خۆشویستان ئێستاش ئەچینە لای پەیامنێرمان کاروان کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵمانە هەواڵ و زانیاریەکانی ڕۆژمان هاتی و لە هەمان کاتا باز لە تاپۆی خانوە تەجاوزەکانەکان لە کۆیە. کاروان سڵاو لێ بۆ بەیانیت باش. بەڵێ سنوور بەیانی ئەوە بینەرانی گەلی کوردستان باش لە شاری کۆیەوە هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتان پێڕادەگەین و لەگەڵ ئەوەشدا دەمانەوێت ئەمڕۆ لە فەرمانگەیەشی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دوای دەستپێکردنەوەی دەوامی فەرمی لە دوای کۆڕۆنا بە ئێوە ئاشنا بکەین لەو فەرمانگەیەوەکەوە کار و چالاکیەکانیان چۆن دەست پێ دەکەنەوە بە شێوازێکی تەندروستی مامەڵ لەگەڵ هاوڵاتیان دەکەن. من دەمەوێت سەرتا لەوە دەست پێکەم لیژنەکانی قایمقامەتی قەزای کۆیە هەڵبەتە بۆ ئەوەی کەوە بە شێوازێکی تەندروست مامەڵە لە نێوان هاوڵاتیان بکرێت لە نێوانکردنی فرۆشتن بکرێت و ئێستا دەبینین بەرەو جێژن نزیک دەبینەوە. لیژنەکانی قایمقامەتی قەزای کۆیە بە چۆرپەڕی لە ناو بازارەکاندا بڵاویان پێکرا بوو ڕێنمایی بەسەر هاوڵاتیاندا دابەش بکەن و ئیجراعاتی پێویستیش لەگەڵ ئەو کەسانە بکرێتکەوە سەرپێچی ڕێنماییەکان دەکەن و دەمەوێت تەوەرێکیش باس لەوە بکەم ئەمڕۆ لەلایەن نەخۆشخانەی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی کۆیەوە بە بۆنی ڕۆژی جیهانی پەرستارانەوە کە 12/5 دیاری کراوە. هەڵبەتە ئەمڕۆ گوڵ و شیرنی و گوڵ بەسەر کارمەندانی پەرستاری نەخۆشخانەی گشتی شەهید دکتۆر خالیددا دابەش دەکرێت. و ئەگەر ئەو تەوەرێکی تریش دەبێ باسی کەم هات و چۆکردن لە نێوان کە ئێمە وەکو شاری کۆیە هاوسنوورین لەگەڵ شاری هەولێرە وەک دەبینین هات چۆکردن ئاسایی بۆتەوە بە پێی ڕێنمانێکە لەلایەن وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەکراوە چەندە لە ڕۆژانی ڕابردوو ڕۆژانی کەرەنتینەکردن کەمێک هات چۆکردن قورس بوو لە نێوان قەزای کۆی و پارێزگای هەولێر هەرچەندە ئەم قەزای لە ڕووی ئیداریەوە سەر بە پارێزگای هەولێر بەڵام ئیجراعاتەکانیان توندکرد بوو بەڵام ئێستا وەک دەبینین کەمێک باشتر بوو و هاتوچۆکردن لە دوێنێ و ڕۆژی ڕابردوو لە نێوان قەزای کۆیە و شاری هەولێردا ئاسان بۆتەوە. و من دەمەوێت ئێستا لەسەر ئەم تەوەریکە دەمێ باسی کەم لە بەڕێوەبەرایەتی تۆمارکردنی خانوبەرەی کۆین بەڕێز مەریوان شێخ فەتاح بەڕێوەبەری ئەم فەرمانگەیم لەگەڵا زۆر سپاس کاک مەریوان ئەگە بێتی لای ماکی گەلی کوردستانەوە زۆر سپاس بۆم دەفەتە کاک مەریوان دەمانەوێت باس لە مێژووی یاخود و دەمانەوێت هەیکەلەی فەرمانگەکەتان بکەیت و باس لە گەڕەکە کۆنەکانی شاری کۆیە بکەیت بۆ بنەرانی گەلی کوردستان. سپاسان دەکەم سپاسی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان دەکەم بۆ دیمانەیە. مێژووی فەرمانگەکەمان مێژوویەکی زۆر کۆنی هەیە بە گوێرەی ئەو سزلاتانی کە لە بەدەستمانە تۆمارەکانمان دەگەڕێتەوە بۆ ساڵی 1915 و بگرە لەوانەیە کۆنتریش هەبێ. سنووری جوگرافی فەرمانگەکەمان دەکەوێتە هەموو سنووری قەزای کۆیە دەگرێتەوە کە بە ناحیەکان و گوندەکانی دەور و پشتیشەوە ئەوەی جێگەی خۆشحاڵیە بە نسبەت فەرمانگەکەمان ئەوەیە کە تەواوی تۆمارەکان و دۆسیەکانمان تا ئێستا پارێزراوە لە هەموو ئەو ڕاپەڕین و لە مێژوودا لە بەهۆی سووتانەوە تا ئێستا یەک دۆسیەش نەفەوتان و پارێزراوە لە لامە. سەبارەت بە کاک مەریوان پرسیار لەوە بکەم لە دوای دەست پێکردنەوە و ئێوە دوومان کە بەهۆی کەرەنتینەکردن و ڕێنما تەندروستەکان لەماڵە بوونەوە ئێستا داوامتان چۆن دەست پێکردێتەوە لە باسێک لەوە بکەیت؟
بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەراتی گشتی تۆمەرکردنی خانوبەرە وەزارەتی ناوخۆ لە ڕێی جەنابی قایم قامەوە لە دوێنێەوە دەستمان کردوێتەوە بە دەوامی فەرمی هاوڵاتێکی زۆر سەردانمان دەکەن ئەوەی جێی بایەخ و قسەیە کە فەرمانبەران زۆر بە گیانێکی لە خۆ بردوانەوە ماوە توانیان ئەو وەزعەش تێپەڕێنن کەرەنتینە تێپەڕێنن زۆر سوپاسی یەک تاکە بە تاچی فەرمانبەرانیان دەکەین و ویستمەوە بڵێم کە بارودۆخەکە ئەوها بوو کە توانیمان بە هەموو لایەک ئەو بارودۆخە تێپەڕێنین و فەرمانبەران کە هاتنەوە بە زۆر خۆشەویستانە و ئازایانە توانیان پێنەوە سەرکارەکانی. باشە ئێوە چۆن پێشوازی لەو هاوڵاتیان دەکەن کەوا دێنە فەرمانەکانتان و بە شێوازێکی تەندروست بەوەی کەوا هیچ بەریەکەوتن کەمتر بێتەوە بە کورتی. ئەوەی جێگەی باسە گشت ڕێکارەکانی تەندروستی و بەڕێوەبەراتی گشتی تۆمارکردنی خانوبەرەمان جێبەجێ کردووە بە دانانی دەستچێش و بە دەمامک و بۆی کەمترین بەریەکەوتن دروست بێت لەناو فەرمانکانەوە. کاک مەریوان بەدەر لە کەرەنتینەوە کۆڕۆنا دەمانوێت باز لە خانووە بێتاپۆکانی شاری کوێ بکەین کە تەوەرێکی گرنگە و ئێستا لایەن هاوڵاتیانەوە باس و خواسێکی زۆری ئێسرە چۆن بوو و ئەم بیرۆکەیە لەلایەن چیەوە گەڵ بە دوای کرا بە یاسا فەرمی دیارە سنووری ناو شاری کۆیە ئەوەی کەل پێ دەرن سنووری شارەوانی لە کۆندا لە تەنها 4 گەڕک پێکاتەوە هەرێک لە گەڕەکانی هەوا و بەفریقەندی و بایزاغا و قەڵات دواتریش گەڕەکی سەرباخ ئەوی شەر خارستە سوێ پێ دەڵێن ئەوانە گشتی لە ڕێگەی تۆمارکردنی سەر لە نوێ دەتوانین بە پێی یاسای ژمارە 42 ساڵی 1970 تۆماریان کرد بوو لە 33 ئەوەی کەیکە دەمێنێتەوە بەشێکی ئیفرازی تازن جیاکردنیان بۆ کراوە بەشە کۆنەکەی زۆربەی پێ دەڵێن زیادەڕۆی چەندین بڕیار و لەلایەن حکوومەتی هەرێم و پەرلەمان و چەندین بڕیار و یاسا دەرچوو بۆ تەملیکردنی ئەم زیادەڕۆیانە دواترینیان یاسای ژمارە 3 ساڵی 2019 کە ئێستا کاری لەسەر دەکەین لیژناتی بۆ پەکاتۆ لە قایمقامەتی قەزای کۆیەوە و بەپێی ئەو کاری ئەو لیژنانە ئیشی تێدا کراوە ئەوەی کە جێگەی ناخۆشی ئەوەیە کە خاوڵاتیان بە ڕێژەیەکی کەم سەردانی ئەم قایمقامیت دەکەن بۆ ڕایکردنی ئەو معاملانی تایبەتن بە تەملیکردنی ئەم زیادڕۆیانە و بەڕای ئێمە دەبێت هاوڵاتیان لەوە بگەن کە کارێکی باشە کە ئەم زیادڕۆیانە تۆمار بکرێن و پێم وایە سوودی بۆ هەم بۆ میری و هەمیش بۆ ئەو لەگەر ئەو تێبینیانەی کە هەشیانە لەسەر زیادی نرخ کە پێمان باش بوو یاساکە هەموار بکرێتەوە پێمان وایە بۆ کۆە زیادەی نرخ زۆرە لێرە باشکار بەرێن دوای پرسیارم ئەگەر بە کورتی وەڵامدەی بیرۆکەکەی سەرەتا لەلایەن چیەوە بوو و بۆ کۆیە چەندە ئەو پارەی کە دیاری کراوە بەس بە کورتی زۆر زۆر بڕیاری ژمارە 1267 بەڕێز کاک قوبات تاڵەبانی کە لە ساڵی 2018 تایبەت بە کۆیە بۆی دەرکردین ئەم یاسایش هەوێنی هەمان ئەو بڕیارە بوو کە جەنابی کاک قوبات دەری کرد بەڵام بەداخەوە نەمانتوانی سوود لە بڕیارەکە بینێ و کاتە لەبەر نەبوونی دیزاین و نەخشەی پێویست بۆ جێبەجێکردنی ئەو بڕیار بۆ کۆیە بۆ مەترێک چەند دانراوە لە یاساکەدا مەتری 10 بۆ 15000 دانراوە بەڵێ واتە بۆ مەترێک 4 بۆ 6 چەند دانراوە بۆ خانووی 100 مەتری و خانووی 150 200 هیچ فەرق ناکالەوە یعنی مەساحی خانووەکە چەند بێ بە تا 250 متر دەتوانن تەملیکی بکەن مەتری بە 10 بۆ 15000 داواکاری تۆ لە کۆتاییە چییە بە کورتی داوای لێبوورنەکەم بۆی کەمی کاتەوە نەخۆم لەگەڵ تا بوون داواکاری بۆ هاوڵاتیانی کۆی و خانوانی کە تا ئێستا تاپۆ نەکراون داواکاریم وەیە کە هاوڵاتان بە ڕێژەیەکی باشتر سەردانی بەڕێوەبەرایەتیەکان و قایمقامیەت و شارەوانی بکەن بە مەبەستی ڕایکردنی مامەڵەکانی تۆمارکردن هەدەفی یەکەممان ئەمە دروستکردنی دیزاینە چونکە تا ئێستا زۆربەی گەڕەکان دیزاینیان نییە
بۆیە داوا دەکەم کە خەڵک بێ و سەردانی ئەم بەرەبەراتیان گەلێک سپاس بەڕێز کاک مەریوان شەفەتە بەڕێبەری تۆماری خانبەری کوێ زۆر سپاس بۆ دەفەرەکە بە ئێمە بەخشی بەڵێ چونور ئەمە کۆی ئەو زانیاری و دەتانە بوو کە لەلایەن بەڕێز کاک مەریوان شەفەتە بەڕێبەری تۆماری خانوبەری کوێە بۆ بینەرانی گەلی کوردستان باسکرا ئەگە شتێکتان نەما بێ دەگەڕێمەوە لایەوە. سپاس بۆ پامێرمان کاروان کە بە شێوەیەکە ڕاستەوخۆ لە شاری کۆی لەگەڵماوەی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکە سپاس بۆ سەرجەم لە زانیاریەکانت. بەڵێ خۆشویستان ئێستاش کاتی گفتوگۆکردنی تەوەری دووەمی پرۆگرامەکەمانە کە ئەویش گفتوگۆکردن دەبێت لەسەر ڕۆژی جیهانی پەرستاران کە ئەم ڕۆژە هاوکاتە لەگەڵ ڕۆژی لەدایکبوونی خانمە پەرستار فلۆرنس کە لە 12 پێنجی ساڵی 1920 ئەم خانمە پەرستارە لەدایک بوو کە بە دامەزرێنەر و دۆزەرەوەی پەرستاری مۆدرن دادەنرێت و لە هەمان کاتدا لە دواترە لە ساڵی 1974 لەلایەن کۆنسوڵی گشتی پەرستارانەوە ئەم ڕۆژە دیاری کرا بە ڕۆژی پەرستاران لە جیهاندا و لە تەواوی پەرستاران لە وڵاتان و لە دنیادا لەم ڕۆژەدا کۆمەڵێک چالاکی و جۆرا جۆر ئەنجام دەدەن و یادی دەکەنەوەنە کە بێگومان پەرستارانی کوردستانیش بەدەرنین لە ئەنجامدانی ئەو چالاکیە جۆرا و جۆرانە بەڵام نازانین ئایا بۆ ئەم ساڵ بۆنەی ڤایرۆسی کۆرۆنا و چالاکیەکانیان ئەنجام بدەن یاخود دواتر لە میوانەکان دەپرسم لە بەشێکی تری بابەتەکە یا گفتوگۆ لەسەرەوە دەکەین کە ئەرک و ڕۆڵی پەرستاران چییە لە نەخۆشخانەکاندا و بەتایبەتی لە کاتی ڤایرۆسی کۆرۆنادا ئەرک و ڕۆڵیان چی بۆ لە هەمان کاتدا باز لە داواکاری مافەکانی پەرستاران دەکەین بۆی کە بە شێوەیەکی ورد لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە میوانداری زانا سەید ئیبراهیم و خانزاد محەممەدمان کردو کە بەڕێزیان نوێنەری گشتی سندیکای کەرماندانی تەندروستین کاکزانە خازان خان سڵاوتان لێ بۆ بەیانی دامەش زۆر سپاس بۆ ئامادەبوونتان کاکزانە سەرەتا لە بەڕێستەوە دەست پێ بکەم پار ساڵ و ساڵانی پێشوو لەم ڕۆژەیە کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆرتان ئەنجام داوە بۆ ئەم ساڵ هیچ جۆرە چالاکیەک جێبەجێکرێ یاخود بەڕێوە ئەچێ یاخود بەبوونی ڤایرۆسی کۆرۆناوە چالاکیەکان دوا ئەخرێت یان ناکرێت سەرەتا بە ناوی لقی سلێمانی سندیکای کارمەندانی تەندروستی پیرۆزبایەکی گەرم ئاراستەی سەرجەم پەرستارانی جیهان و عێراق بە تایبەتی کوردستان ئەمڕۆ ڕۆژێکی پیرۆزە پیشەیەکی پیرۆزە کە هەڵمان بژاردووە دیارە ئەم ساڵ وەکو پارساڵ و ساڵانی ڕابردوو هیچ چالاکیەکمان نابێت بەڕاستی پارساڵ لەگەڵ ساڵانی ڕابردوو چالاکی جۆرا و جۆرمان هەبوو چەندەها چۆلاکیمان هەبوو پار 3000 کارمەندی تەندروستی بۆ بانگی ئێوارە فتار لە هەواری شار داوات کران کە چالاکیکی زۆر گەورە بوو کە بە خۆشحاڵیەوە بەدڵێکی فراوانەوە ئەو چالاکیەمان بەڕێ کرد و ساڵەکانی کە چەندەها چالاکیمان هەبووە لە ناو بازار فەحسمان بۆ هاوڵاتیان کردووە نامیلکەمان دابش کردووە خواردنی تەندروستیمان دابش کردووە لە ناو شارەکاندا بەڵام ئەم ساڵ بەداخەوە بەهۆی بوونی ڤایرۆسی کۆرۆنا و بەهۆی ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئاوری لە پەرستاران نەداوەتەوە چکە خۆتان نەزان لە پەتای کۆرۆنایا کارمەندانی تەندروستی لە ڕیزەکانی پێشەوە بوونە شەونخونیان کردووە بۆی بتوانن زاڵ بن بەسەر ئەو ڤایرۆسەیە تەنانەت کارمەندی تەندروستی وا بووە نەیتوانێت بچێتەوە ناو ماڵ و مناڵەکەی خۆی چکە بەڕاستی ئەو ڤایرۆسە ڤایرۆسێکی ترسناک بوو بۆیە لە وڵاتەکانی کە و لە عێراق بە تایبەتی ئەو کارمەندانی تەندروستی ئەو پەرستارانی کە بەشدار بوون لە ڤایرۆسی کۆرۆنا بێجگە لە موچەکانیان هەموو مایە موچەی خۆیان وەرگرتووە پێشوازیان لێکراوە داواکاریان هەبووە جێبەجێ کراوە ئیمتیازی باشیان بۆ کراوە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان تەنەها موچەکەمان موچەی خۆمانە پێیان ڕەوانە بینین 2 مانگ جارێ موچەکەیان داوا پێمان بۆیە ئەوانە هەمووی بووە ئەوەی کە کارمەندان عاجزن گلەیان هەیە تووڕەن نەتوانن ئەم ساڵ بە تەواتی یادەکە بکەنەوە چکە ئەو یادەیادێکی پیرۆزە بەڵام بەداخەوە بۆتە هۆی ئەوەی ئێمە نەتوانین داواکاریەکانمان لەلایەن حکوومەتی هەرێمەوە جێبەجێ بکرێ بۆیە بڕیارماندا ئەم ساڵ بەهۆی ئەو بارودۆخەی کۆرۆناوە بەهۆی ئەوەی داواکاریەکانمان جێبەجێ نەکرا ئەم ساڵ نەمانتوانی ئەو یادە بکەینەوە دڵی پارێستانان خۆشکەین چکە بەڕاستی هەموو کارمەندان لە بارودۆخێکی زۆر ناخۆشان دەرونیان نامرتاحا چکە ئەو هیلاکبوونی ئەو ماندووبوونی ئەم ساڵ بەهۆی کۆرۆناوە پێشکەشیان کرد بە ئەو خزمەتی پێشکەشیان کرد بە وڵاتیان ناتوانین دواتر بازە داواکارەکانی شەکەن بازە سەردەمی کۆرۆنا شەکەن با بچمە لای خانزاد خانیش خانزاد خان
هەمیشە پزیشکان لەگەڵ پەرستارە بەڕێزەکانە بازەوە دەکەن کاڵە ئێمە لە نەخۆشخانەکانە لە خزمەتی هاوڵاتیانەی کەواتە ئەرک و ڕۆڵی پەرستاران لە نەخۆشخانەکانە چییە و جیاوازی لەگەڵ پزیشکەکاندا چییە لە ڕووی ئەرکەوە یاخود بڵێم لە ڕووی خزمەتکردنەوە یاخودی جیاوازیەکیان نییە و هەریەکەیان هاوتەریب ئەرک و ڕۆڵی خۆیان جێبەجێەکەن. سەرەتا سپاس بۆ کەناڵەکەتان پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرجەم پەرستارانی جیهان دەکەم بە تایبەتی پەرستارانی سلێمانی و چواردەوری زۆر سپاسی بە ڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دەکەم زۆر سپاسی سندیکای کارمەندانی تەندروستی دەکەم و زۆر سپاسی ئەو پەرستارانە دەکەم کە بە بەردەوامی لە کاتە دژوارەکانی هەرێمی کوردستاندا لە کار و چالاکی خۆیانان و بەردەوام کاریان کردووە بەبێ وەستان. بەڵێ ئێمە پەرستاران سێکتەرێکین لەناو نەخۆشخانەکاندا لەگەڵ پزیشکە بەڕێزەکان ئێمە دوو چینی تاواکەری یەکین بڵێ ینی نە پزیشک دەتوانێت بەبێ کارمەند یان پەرستار ئیش بکات و نە پەرستار بەبێ پزیشک دەتوانێت کار بکات. بەڵام زیاتر ئەوەی کە ماندووە و زیاتر ئەوەی کە هەرێمی کوردستان و حکوومەت کە ئاوڕی لێ ناوەتەوە بەڕاستی پەرستارە لەبەر ئەوەی ینی ئێستا لەم زۆرۆفی کۆرۆنایە زۆربەی دائیرەکان لە ماڵەوەن زۆربەی خەڵک لە ماڵەوە بۆ واماوەی 2 مانگە بەڵام پەرستارەکان سەربازێکی ون و هاوشێوەی پێشمەرگە ئاسا لە سەنگەرەکان و لە نەخۆشخانەکانان بەڕاستی پەرستار لە کاتی جەنگەکاندا لە کاتی ئتیفازەکاندا لە کاتی پەتای تاعونی کۆلێرا لە کاتی شەڕی داعش و لە کاتی ئێستاشدا کە ڤایرۆسی کۆرۆنا بووە بە بەردەوامی کاریان کردووە بەڵێ بە بەردەوامی کاریان کردووە و لەم کەناڵی بەڕێزیشتانەوە داواکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی پەرستاران زۆر زۆرماندوون ئینشاءڵڵە ئاورێکیان لێ بیرێتەوانێ ئەو داواکاریانی کە هەیەە جێبەجێ بکرێت. باز لە داواکارەکانی شەکەین دواتر بێگومان کە هەمیشە باز دەکراوە کە بەردی بناقی هەموو نەخۆشخانەیەک پەرستارانە لەشتان ساغی و ماندوو نەبن. کاک زانابگە ڕێمولای بەڕێزت پێم وابێت لە مەرحەلە یا بڵێ لە قۆناغی چواری بەشی پەرستاریە بەشێکتان هەیە یاخود کۆرسێکتان هەیە تایبەتە بە پسپۆڕی دەرونی پەرستاران تا چەند گرنگیاندا بەلایانی دەرونی نەخۆش لە کاتی کارکردنی یاخود بڵێم لە کاتی ئەرکەکانیان لە نەخۆشخانە پەرستاران ئەتوانن بڕم وەکو فریشتە ئاسا لە هەموو بوارەکاندا کار دەکەن بواری دەرونی بواری ساڵێشکردنی برینەکان بواری لە بیربردنەوەی ئازارەکانیان پەرستاران کات و ساتیان بۆنیە لە هەر سوچێکی ئەم وڵاتە لە هەر شوێنێکی ئەم وڵاتە هاوڵاتیان پێویستیان بە پەرستاران بووە پەرستاران ینی شێر ئاسا گەشتنتە سەری بۆی بتوان چارەسەرێکیان بۆ بکەن بۆیە پەرستاران شەو ڕۆژی بۆنی هەمیشە لە خزمەتی هاوڵاتیان هەیە خۆمانش بەخۆش حاڵە زین ئەو پیشەیەمە هەڵبژاردن چکە پیشەیەکی پیرۆزە بەڕاستی پیشەیەکە لەگەڵ ژیانی مرۆڤایە تەعاملەکەن پیشەیەکە لەگەڵ ئازارەکانی مرۆڤ تەعاملەکەن بۆیە پەرستاران لە هەموو بوارەکاندا هەمیشە پێشەنگ بووە بە هەموو توانایەکی خۆیەوە بە ڕوحێکی سوکۆ توانێتی لەگەڵ نەخۆشەکانە تەعامل بکە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ئازارەکانەوە تەنانەت پەرستاران هەمیشە بە وتە جوانەکانیان بە قسە خۆشەکانیان دڵی نەخۆشەکانیان داوەتەوە توانیانە ببنە هۆی ئەوەی لە باری دەرونیشەوە بارێکی باش پێشکەشکن بە نەخۆشەکان بۆیە پەرستاران هەمیشە پێشەنگ بوونە هەمیشە سڵیان لە هیچ شتێک نەکردوێتەوە لە هەموو ئەزمەکانەوەکو خانزادخان باسی کردووە لە هەموو کات و ساتێکا پەرستاران بێ گوێدانە ئەوەی لە ژیانی خۆیان بترسن ڕوبەڕووی ئەو مەترسیانە بوونەتەوە کە تووشی هاوڵاتیانە بووە بۆی ئێمە ئەو پیشە پیشەیەکی پیرۆز و هەڵمان بژاردووە هەمیشە خۆمان بە خۆشحاڵە زانین ئەو پیشەمە هەڵبژاردووە چونکە بەڕاستی لەم ڤایرۆسی کۆرۆنایش ئیسپاتمان کرد کە پەرستاران جێی شانازی هاوڵاتیان جێ ئەوەن کە ببنە فریشتێکی سپی ئاسا خزمەت پێشکەشکەن بە هاوڵاتیان بەڕاستی ئێمەش چاو لە سەر و خۆمانەکەینەوە لە بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی دکتۆر سەبا وەکو کارمەندێکی تەندروستی قۆڵی لە هەڵکردبوو لەگەڵ کارمەندان بەرەنگاری ئەم کۆرۆنە بووە هەروەها سندیکای کارمەندانی تەندروستی کاکاوژین ئەویش وەکو ئێمە لە پێشی پێشەوە بۆ ئێمە چاو لە سەر و خۆمانەکەین کە ئەوان هەمیشە لە پێشی پێشەوەین ئێمەش وەکو پەرستاران لەگەڵ ئەوانە شانماندا بۆ شانی بۆی بتوانین زاڵبین بەسەر هەموو ئەو شتانی کە تووشی هاوڵاتیانە بێتەوە بێ گوێدانە ماندوو بوون ماندوو نەبن. خازات خان گەڕێمە لای بەڕێزت
ئەگەر باسێک لەوە بکەین هەموو کەسێک ئەتوانێت ببێتە پەرستار یاخود ئەبێت ئەو کەسێک بێتە پەرستار بەهێز بێت یاخود بڵێم ئارامگر بێت هەموو کەسێک ئەتوانێت بێتە پەرستار بەڵێ هەموو کەسێک ئەتوانێت ببێت بە پەرستار بەڵام طبیعەتی ئینسانەکان تاوان ئەگۆڕێ ئەگەر ئینسانێک بەخۆیان ڕانەبینێ باشتر وایە کە نەبێ بە پەرستار بەڕاستی چونکە پەرستار وەکو کاکزانە فەرمووی فریشتە ئاسا بێ لەگەڵ ئازارەکانی نەخۆشا بێ لەگەڵ کەمکردنەوەی ئازارەکانی لەگەڵ شەو نەخۆنیەکانی لەگەڵ مڕاعاتەکانی ژیانی نەخۆش بەڕاستی ئەبێ پەرستار تێبگا لە نەخۆش یانی لەبەر ئەوە ئەبێ دڵ و دەروونێکی زۆر فراوانی هەبێت ئەبێ بە دڵێکی فراوانەوە لەگەڵ ئەو نەخۆشە تەعامل بکا وەکو جەنابەت فەرموود ئەبێ باری دەرونی ئەو نەخۆشە ئارام بکاتەوە بەڕاستی بۆیە پەرستار ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە ناوەندەکانی تەندروستیدا چونکە بە بەردەوامی کۆنتاکتی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ نەخۆشە لەبەر ئەوە باشترە کەسێک کە بیەوە ببێ بە پەرستار کەسێکی ئارام بێت کەسێکی لەسەر خۆبێروا کەسێک بێت کە بتوانێت ئەو ئازارانی نەخۆش کەم بکاتەوە بتوانێت لە معاناتەکانی تێبگا بڵێ بەڵێ باشە کاکزانە هەرچەند خۆشم باسم کردو بە ڕێزیشتان زۆر باستان لە کاتی کۆرۆناکە کە بێگومان پەرستانان ڕۆڵێکی سەرەکیان هەبوو لە کۆنتترۆلکردنی ڤایرۆسی کۆرۆنا و لە چارەسەرکردنی نەخۆشەکانە ئەگەر باسێکیش لە پەرستارە خۆبەخشەکان بکەین ئەوان تا چەند ڕۆڵیان هەبوو یاخود بڵێم چی بۆ ئەوان کراوە پێشتر بڕیارێکی وا هەبوو یاخود پەرستارە خۆبەخشەکان داوای ئەویانە کرد کە دابمەزرێن چیان بۆ کراوە بەڕاستی پەرستارە خۆبەخشەکان ماندوونە ناسانە لە سەرەتای دروستبوونی ئەم ڤایرۆسی کۆرۆناوە چکە خۆم یەکێکم لەوانەی کە بە خۆبەخشانە ڕاستە من دامەزران بە خۆبەخشانە لەوێ کارم کردو بۆ ماوەی ئێستش بەردەوام 2 مانگ و نیوە من لەوێ لە نەخۆشخانەی سەرچناری تایبەت بە کۆرۆنە دەوام کردووە ئەوەی بینیم لە پەرستارە خۆبەخشەکان بەڕاستی ڕوحێکی زۆر 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 گەورەیان هەبوو هەر لە سەرەتای دروستبوونی ئەو کۆرۆنەوە هاتنە پێشەوە بەبێ هیچ شتێک خۆیان خستە ئەو مەترسیەوە توانیان ئیشێکی باشکەن بەڵام بەداخەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە شێوەیەکی باش ئاوڕیان لێنراوەوە تا ئێستا هیچ شتێکیان بۆ نەکراوە تا ئێستا هیچ شتێکیان بۆ نەکراوە بەڵام بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی هەر لە هەوڵدایە بەردەوام لە هەوڵدایە بۆی بتوانێت شتێکیان بۆ بکات چووکە بەڕاستی دەورێکی کاریگەریان بینی لێرەوە من دەستیان ئەوشم ڕێزم هەیە بۆ ماندووبوونیان بەڕاستی ئەو خۆبەخشانە کارێکی باشیان کرد شان بەشانی برایانیکەیان لە ناوەندەکانی تەندروستی توانیان بە شێوەیەکی باش شەو ڕۆژ لەوێ دەوام بکەن ئەرکەکەیان بەباشی بەڕێوە کرد بۆیە حقی خۆیانە ئاوڕێکیان لێ بدرێتەوە حقی وایە حکوومەتی هەرێمی کوردستان بەجددی ئاوڕێکی لێ بدرێتەوە تا لە عێراق لە بەغدا هەرچی پەرستاری خۆبەخشەیە ناویان تۆمار کراوەی دابمەزرێن کارمەندەکانی کێش ئەوەی لێ کۆرۆنە داوامی کردو لە کوردستان ئەوە کراوە کاکزانە ناو تۆمار کراوە لە کوردستان ئەنجومەنی وەزیران تا ئێستا هیچ شتێک نییە هیچ داوا نەکراوە بەڵام بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی هەمیشە ناوەکانی حازر کردو و هەمیشە لە هەوڵدایە بۆی بتوانێت شتێکیان بۆ بکە بتوانێت هیچ نەبێ ئەو حقی ئەو ماندووبوونیان بداتەوە کە ئەم ساڵ بەڕاستی خۆتانەزان ئەو ڤایرۆسی کۆرۆنا هەڕەشەیەکی گەورە بوو لەسەر هەموو جیهان و هەموو جیهان بۆیە ئەوان بەبێ جۆدانە ترس هاتوونەتە پێشەوە بۆیە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران ئاوڕێکی جددی لە ئەو خۆبەخشانە بداتەوە بۆی بتوانێت هیچ نەبێ پاداشتیان بداتەوە بۆی بە تەعینات بێ بە گرێبەست بێ هەر چۆنێ بێ جێیان بکاتەوە لە ئەوەی ئاگادار بن کاکزانە هیچ هاوکارێکی مادی کراون پەرستارە خۆبەخشەکان چونکە بێگومان ئەوانیش ڕەنگە بڵم مەسرفیان هەبێت چونکە ئەوان مەعاشیان نییە مەسرفیان هەیە کاتێکاس یەن بۆ نەخۆشخانە و ئەڕۆنەوە هیچ هاوکارێکی مادی کراون بە خۆشحاڵیەوە لە ڕێگەی سندیکای کارمەندانی تەنووسی و بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانیە بە هاوکاری ڕێکخراوی مام ئەتوان بڵێم ڕێکخراوی مام ڕێکخراوێکی زۆر زۆر ئاکتیڤ و توانی هەل لە سەرەتای دروستبوونی کۆرۆنای هاوکاری مادی و معنەوی پێشکەش بە سەرجەم کارمەندانی ناوەندی تەندروستی بکە هەمیشە ڕێکخراوی مام دەستی درێژ کردووە بۆ ئێمە بتوانین هەرچی پێداویستیمان هەیە لە ڕێگەی ئەوانەوە جێبەجێ بکەین بەڵێ ڕێکخراوی مام دەورێکی کاریگەری هەبوو لە ڕووی مادیەوە هاوکاری خۆبەخشەکانی کردووە هاوکاری سەرجەم کارمەندانی کردووە بۆیە لێرەوە ڕێز و سڵاومەیە بۆ ڕێکخراوی مام بەڕاستی ڕێکخراوێکە ئەتوانم بڵێم جێی شانازی کارمەندانی تەندروستی و جێی شانازی هەرێمی کوردستانە کە توانیەتی خزمەتێکی باش پێشکەشکە بە کارمەندانی تەندروستی
دەستیان خۆش بێ و لەشیان ساغ بێ ماندوو نەبن بە ئومێدی کاری باشتر. خانزاد خالەگە بگەڕێمە لای بەڕێزت لە کاتی کارکردنتانە یا خودت بڵم لە کاتی ئەرکەکانتانە لە نەخۆشخانە هاوڵاتیان تا چەند هاوکارتانن؟ بەڵێ تا ڕادەیەک باشن، بەڵام زیاتر هاوڵاتیان بەخۆشمانەوە ئەگەر نەخۆشێکمان ئەبێت کە ڕۆکەینە نەخۆشخانەکان بەڕاستی حاڵەتێکی شپرزەیمان پێوە دیارە و ئەمانەوەی یەکسەر نەخۆشەکە چارەسەر بکرێت. بەڕاستی هەندێک جار بەریەککەوتن زۆر ئەبێت لە گەڵ هاوڵاتیانە بەتایبەتی لە برزگەوە کە پێشوازیە لێەوە دەست پێ دەکات هەتاوەکو با بڵین قاوشەکان و تا عملیات و ئەوانە. لێرەوە لە ڕێی کەناڵەکەتانەداوا لە هاوڵاتیانەکەین بەخۆشمانەوە کە کەس و کاریانە بنە نەخۆشخانەکان تۆزێک ئارامگر بن بەڕاستی، چونکە ئەوان ماندوون، ئەوان هیلاکن. بۆ نمونە کارمەندێکی پرزگەیان پەرستارێکیان دکتۆرێک ماوەی 20 ساعات خەفەرە یان 24 ساعات خەفەرە، ئەو هاوڵاتیەکە لە ڕێوەیەت یەکسەر ئەوێت ئیشی بۆ بکرێت. هیچ یادگاریەکتان هەیە لەگەڵ کارکردنەکەتان و لەگەڵ بەرکەوتنتان لەگەڵ هاوڵاتیانە؟ وەڵاهی وەکو یادگاری من خۆم لە نەخۆشخانەی مناڵبوون سلێمانی داوامەکەم، ینی سیرمان لێت کە کاتێک نەخۆشێک ئەهێنن بۆ مناڵبوون، حاڵەتی مناڵبوون یعنی حاڵەتێکی سروشتیە، زۆربەی ئافرەتان کە پێیان تێپەڕە بن، ینی ئەبێت زۆر ئارامگر بن. بەڕاستی ینی لە کۆنەوە هەروە بووە، ینی ئافرەتی وها بۆ مەسەلەن 3 ڕۆژ 2 ڕۆژ شەو ڕۆژێک بە مناڵبوونەوە بووە. ئەمان کەیەن ڕاستەوخۆ ینی یەکسەر ئەیانەوێت نەشتەرگەریان بۆ ئەنجام بیرێت، یەکسەر ئەیانەوێت ئیشەکانیان بۆ جێبەجێ بکرێت، یان بۆ نمونە هاوڵی نەخۆشەکە کە لەگەڵ نەخۆشەکە لە ژوورەوە با بڵین لە هۆڵی مناڵبوون یان لە شوێنەکانی تر داوا کات یەکسەر تەلەفۆنەکە بۆ مێردی نەخۆشەکەیان بۆ کەسوگاری نەخۆشەکە ئەڵێ کوشتیان قەسابیان کرد، بۆ نمونەیان ئەڵێ وا ئەمرێت، ینی نەخۆشەکەش هیچی نییە، زۆر ستەی بڵێ ینی دکتۆری لێە پەرستاری لێە خەریکی نانی چاوەڕێ ئەوواکەن کە ئەو پرۆسی بۆ ئەنجام بن. یعنی ئێمە ئەبینین مۆزەفی پرزگەکان تەلەفۆنەکەن ئەڵێن فلانە نەخۆش زۆر هیلاکە، ئایا زۆر هیلاکەوە ئەمرێت؟ هەڵێن نەخێر، مەسەلەن هیچ حاڵەتێکی طبیعی ئەبێ وا بێت ئەو نەخۆشە، بەڵام ئەو حاڵەتە هەیە. یعنی لە ڕێی کەناڵەکەتانە داواکەم لەو کەسانەی کە ئەو ئافرەتانە ئەهێنن بۆ مناڵبوون لە نەخۆشخانەی مناڵبوون بەڕاستی زۆر ئارامگر بن، چونکە مناڵبوون پرۆسەیەکە کاتی ئەوێت. ینی ئەگەر ئەو پزیشکە بە ڕێزانە خۆیان کە قەرار ئەیەن مەسەلەن ئەم نەخۆشە بە نۆرمال بە طبیعی نەیبێت، دوای ئەکرێ بە نەشتەرگەری، یعنی لە نەخۆشخانەی مناڵبوونە بە ڕێگایکی قانونی بە ڕێگایکی باش ئەیانەوە ئیش بکەن بۆ نەخۆش بۆ پلەپەلی هاوڵاتیان نییە. طبعا لە نەخۆشخانەکانی تریش هەر هاوڵاتیان ئاواشێت. باشە خانزاخانەگە پرسیارێکی تر بکەم، بۆچی لە ناو پەرستارانە یاخود هەر بڵێن بەشی پەرستاریش کە لە زانکۆ کاتێکە خوێندکاران بڵی لەو بەشەوە ئەگیرن، بۆچی زیاتر خانمانن کەمتری پیاون؟ وابزانم لە سا 65 بۆ خانمانە، لە سا 35 بۆ زیاتر خانمان با بڵێن سەبر و تەحمولیان باشترە لەگەڵ نەخۆشە. ڕێزم هەیە بۆ هەموو پیاوان، بەڵام خانمان زیاتر دڵگران نەبی نانایشەڵە، بەڵام زیاتر ئافرەتان عاتفیان زۆرترە بە حکمی ئەو عاتفەیە و زیاتر نەرمونیانترن لەگەڵ نەخۆشە، و هەرچەنە ئێمە زۆر پیاوانیشمان هەیە لە تەندروستیا و زۆر زۆر کەسی باشن و زۆر کەسی ئارامکەرەوەن. ئەمێ لێرەوە ببوورە زۆر سپاسی مدیر و مدیر ئیداری نەخۆشخانەی مناڵبوونی سلێمانی بکەم، هەروەها زۆر سپاسی ئەو پەرستار و کارمەندانی کە لە نەخۆشخانەکەما داوام دەکەن، بەڕاستی جێگای شانازین کە لەم کاتی ئەزمەیە بە بەردەوامی کاریان کردووە. سپاس بۆ تۆ، سپاس بۆ ئەوانش کاکزانە کاتمان ناوماوە زۆر بە کورتی ئەگەر بڵێن داواکاریەکانی پەرستاران یاخود مافەکانی پەرستاران چین ئەتوانیت لێرەوە داوا لەلایەنی پەیوەندی دەرکەیت؟ زۆر سپاس. دیارە ئێمە وەکو سندیکای کارمەندانی تەندروستی یاداشێکمان تەقدیمی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە، بۆیە داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێکی جدی لەم توێژە بنەوە. بەڕاستی توێژی پەرستاران ئەتوانم بڵێم سێکتەرێکە لە هەرە سێکتەرە گرنگەکانی نا حکوومەتی هەرێمی کوردستان وەکو عامودی فەقەری حکوومەتی هەرێمی کوردستان وایە
بۆیە داواکارم لە ئەنجومەنی وەزیران جێبەجێ ئەو داواکاری بکەن کە لە ڕای سندیکای کارمەندانی تەندروستی کوردستانەوە پێشکەش بە حکوومەتی هەرێم کراوە و لێرەوە 2 بار و 3 بارە پیرۆزبایی لەسەر جەم پەرستاران دەکەم و دەستی ماندووبوونیان دەنووشم و داواکارم لیان هەمیشە کۆڵ نەدەن هەمیشە خزمەت بکەن چکە ئەو پیشێ ئێمە خزمەتی ڕوحی هاوڵاتیانە خزمەتی ئازاشکێنی هاوڵاتیانە 3 بارە پیرۆزبایی لە هەموو پەرستاران دەکەم لە جیهان و کوردستان. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان ئێمەژنێرەوە پیرۆزبای خۆمان ئاڕاستی بەڕێستان و سەرجەم پەرستارانی کوردستان و جیهان دەکەین. زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان، سپاس بۆ زانا سەید ئیبراهیم و خانزاد محەممەد نوێنەری گشتی سندیکای کارمەندانی تەندروستی. سپاس بۆ ئامادەبوونتان. بەڵێ خۆشویستان ئێستاشەچینە لای پەیامنێرمان حەیدەر ئەحمەد کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری کفریەوە لەگەڵمانە هەواڵ و زانیاریەکانی ڕۆژمانەتی و لە هەمان کاتدا پێم وابێت مامۆستایەکی ئاینی میوانەتی گفتوگۆمان بۆ دەکات لەسەر ئەرکی مامۆستایانی ئاینی. حەیدەر سڵاو لێبێ و بەیانیت باش. سڵاو لە ئێوەش چنوور لە کفریەوە سەڵاوتان لێبێ لە مزگەوتی حاجی مەدحەتەوە لە شوێنێکی پیرۆزەوە بە هیوای لەش ساغی و چەندروسی و ئارامی زیاتر بۆ هەموو لایەک. سڵاو لە هەموو لایەکتان. من دەمەوێت ئەمڕۆ لە کفریەوە باس لە بابەتێکی گرنگ بۆم کە پەیوەستە بە تاکی کۆمەلگا و بگرە بە هەموو بوارەکانی ژیانیش، بە تایبەت ڕۆڵی ئاین لە پێکەوە ژیان، ڕۆڵی ئاین لە بەرزکردنەوەی هەستی نیشتیمانی و نەتەوەی، ڕۆڵی ئاین لە گرنگیدان بە هەستی نیشتیمانی و نەتەوەی لە پێناو باشترکردنی کوردستان. من زۆر بەڕێز مامۆستا سەرکەوتم لەگەڵا هەم وتارخوێن و پێشنوێژی مزگەوتی حاجی مەدحەت هەم لە پسراوێکەتی زانایانی کفری. مامۆستا سپاس بەو دەفەتە دەمەوێت لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستان گفتوگۆ بکەین لەسەر ڕۆڵی ئاین لە پێشخستنی کۆمەلگا، لە بەرقەرارکردنی گیانی برایەتی و ئاشتی و تەبایی و پێکەوە ژیان. بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوای گەورە و میهرەبان. بێخراتنی جەنابتانەکەین یاخەوە خێر بن سەرچاو. مزگەوت لە هەموو کات و ساتێکدا بووەتە قەڵغانێک، بووەتە ئەوەی کەوا ئینسە مرۆڤەکان هەمووی کۆ دەکاتەوە لە شوێنێکدا بۆی پێکەوە ژیان بژین. ئەگە تەماشای ژمێژوو بکەیت، تەماشای ئیسلام بکەیت، ئیسلام ئەوەیە کە هەموو چین و توێژێکی لە مزگەوتا کۆ کردەوە بێجیاوازی، هەموو ڕەنگەکانی کۆ کردێتەوە بێجیاوازی، هەموو ئەشکا بڵێن هەژار و نەدار و دەوڵەمەن و هەمووی کۆ کردێتەوە بێجیاوازی. کەواتامە ئیسلام بەڵگە لەسەر ئەوەیە کە هەمومان کۆ دەکاتەوە لە مزگەوتا دەتوانین بێ ئەوەیشی کەوا ژیانی خۆشتر ئاسوودەی کە بۆ دەرەوە پیشان دەدا و لە هەموو کات ناخۆش و ناخۆشەکانیشدا ئەگە تەماشاشکەی ئەوش بە تەکید هەمومان کۆ دەکاتەوە و پاراستن لە هەموو خەڵک و هەمومان بەیەکەوە دەکات ئینشاءالله. مامۆستا دەمەوێت لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانەوە باس لەوە بکەی یعنی ئەم مزگەوتە من دەزانم لە ڕابردووە لە کاتی دروستبوونی گرفت لە ئەفرین داواکاری خەڵکی کوردانی ئێران مزگەوتەکانتان کردە ناوەندێ بۆ کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری، یعنی ئاینیش لە هەمان کاتشە پەیوەستە باش پرسیکی نیشتیمانی نەتەوەی. بەڵێ مزگەوت پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم بەردەوام مزگەوتی وا لێ کردبووە هەچوو هەموو هەژاران لە مزگەوتە حەسیانەوە لە مزگەوتە یعنی سوودیان وەردەگرت، لە مزگەوتە ئەوەی هەژار بۆیە تێر دەکرا، چونکە لە ناو مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆمەڵێک بوون، ئەم کۆمەڵە ناوێت تایبەتیان هەبوو، ناوی هەژاران بوون، ئەوانە هاتن لە مزگەوتە ئەوانەی دەوڵەمەند بوون یارمەتیەدان. ئەگە تەماشای کوردستانی خۆشەویست و عەزیزی خۆمان بکەی لە هەموو کات و ساتێک کە لێی دەقەومێ سەرکە مزگەوتەکان ئەوە پاڵپشتێکی پۆڵایینی کە ملەتەکەمان و وڵاتەکەمان بۆ ئەوەی کە وڵاتەکەمان لە قەیران دەربچێ لەو کاتانە لە محنەتەکانە لە چی لەیرە بێ چی لە بەشەکانی تری خاکی کوردستان بێ بۆتە قەڵغانی بۆ هەموو لایەک. مامۆستا مزگەوتەکان لە دوێنەوە کراوەتەوە، ئەو هەنگاوانە چییە لە کفری گیراوەتە بەر بۆ کردنەوەی مزگەوتەکان؟ تەنها دەرگا مزگەوتەکان یاخود نەخێت ئامۆژگاری تەندروستی پرژاندین دەرمان هەموو ئەمانە ئێوە جێبەجێ کراوە؟ بەڵێ ئێمە زۆر سپاسی ئیداری شاری کفری دەکەین. یەکەم لەبەرەوەی هەموو مزگەوتەکانی دەرمان ڕێژ کرد، ئەمە خۆی لە خۆیان شتێکی زۆر باش و چاکە ئێمە بە پێویستمان زانێ هاتنە بانگی داواکەمانەوە و دووەمیانشەوەی ئێمە زۆر جار ئامۆژگاری بۆ نوێژخانانەکەین ئەڵین لە ماڵەوە دەستنوێژن هەتا پێتان نەکرێ با لە ماڵەوە بێ سرەکانمان بینی هەیە بۆ نمونە ئەوەی نەخۆشە بانەیە، ئەوەی مناڵە بانەیە، ئەوەی کە پیاوی بەتەمەنە بانەیە. ئێمە بێژگە لەمانەش ئەوەی کە پێویست بکات لە باری تەندروستیەوە ئێمە باسمان کردووە، چونکە ئیسلام دینی ئیسلام یعنی دینی تەندروستی، یعنی پاکێتی، یعنی
ئەوەی کە لە خزمەتی مرۆڤدا بێ ئیسلام ئەوەی جێبەجێ کردووە. مامۆستا دەمەوێت پرسیارێکی گرنگ لە جەناب بکەم ڕاگەیاندنەکان بەتایبەت کەناڵە ئاسمانەکان. ئێستا ئێمە پێش بەرنامەکەی جەنابەت باسمان لە چەند دروستی کرد، ئێستا باسمان لە ئاین کرد. پێت وانێ بەشێک لە کەناڵەکان وەکو پێویست ناتوانن پەیامەکان بگەێنن، یاخود هەندێک لە دراماکان لێ دەدەن کە ئەمە لەگەڵ ڕەوشتی ڕاستەقینەی کۆمەلگای کوردی ڕنگ ناداتەوە بەرکوتێک هێدات. بەڵێ بزەبت وایە قسەی عنی ئەم پرسیارە زۆر جوانە. ئەتوانین ئێمە ئیسە بڵین ڕاگەندەکان هەندێکیان نەبێ لە ڕەمەزانە دێنە مزگەوتەکان ئەوانە ئەگۆزنەوە غەیری ئەوە نەبێ هیچ نییە، بەڵکو خۆی لە خۆیان ئەم دیمەنەی کە ڕەمەزانە پێشکەش بکرێ بە عالەم بەڕاستی شتێکی زۆر پیرۆزە. بۆمان پیشانەدا ئێمەی گەلی کورد کە چەنێ مسلمانین، ئێمە گەلی کورد چەنێ تەباین، ئێمەی گەلی کورد چەنێ هاین بەیەکەوە و دەتوانین ژیانێکی بەختەوەر بۆ عالەم پیشان بدەین. ئەمە زۆر گرنگە. و خاڵێکی تریش ئەوەیە کە جەنابەت فەرمووت کە مزگەوت بێجگەلەوە کە ئەبێتە شوێنی ئەوەی کە هەموو چین و توێژەکان کۆ دەکاتەوە، لەگەڵ ئەوەشدا ئەبێتە مایی باش و چاکە. و لە هەمان کاتچە لە مانگی ڕەمەزانە بەڕاستی و غەیری ڕەمەزانش ئەو دەرەمایانە کە دەرەچێت ئایا چەنێ سوودیەیە؟ ئەی باشە ئێمە من ئەتوانم بڵێم ئەوە بڵێم لێرەوە لە مینبەرە پیرۆزەکەتانەوە بڵین باشە ئەی بۆ فیلمە دۆبلاژانەی کوردی خۆمان بۆ ئەنە لێ نەدەینەوە، ڕابردی خۆمان بۆ لێ نەدەینەوە، بۆینەوەکانمان شارەزا بێ، بۆ ئێمە بڕۆین ئەفلامی تر بێنین لەسەر تەقالیدی ئەفلامی خەڵکی تر بڕۆین. ئەی خۆمان کە ئێمە ڕابردوویەکی پاکمانەیە، ئەوانەی کە بۆینەوەکانمان سبەین و دوو سبەینە هەموو شارەزا بێکەوە ئێمە چیمان بەسەرا هاتووە و لە یادیان نەچێت. مامۆستا ڕۆڵی دەستگا ئەمنیەکان لە هاوکاریکردنیەوە بەتایبەت ئیداری کفری بڵین لەکردنەوەی مزگەوتەکان لە ساڵانی ڕابردوو لە ئەم ساڵدا تا چەند ئاسایشە مەسەلەن ئیدارەی شارە هاوکار و هەماهەنگی ئێوەن بەتایبەت بە مەبەستم گشت مزگەوتەکان؟ بەڵێ وەڵای ئێمە لێرەوە سپاسی هەمویان دەکەین، هەمویان لەگەڵ ئێمەدا بەڕاستی یعنی 100% ئیشەکانیان بە جوانی لە خزمەتی مسلمانان و مزگەوت و ماڵی خوا کردووە، لە ئیداری شارەوە، لە برایانی ئاسایشەوە، برایانی بڵین پۆلیسەوە، لە برایانی پۆلیسەوە، هەمویان یعنی مرورەوە هەمویان ئەگرێتەوە. ئەمە بەڕاستی هەمویان کەم تەرخەمیان نەکردووە. توانم بڵم زیاترش لە خزمەتی ئێمە بوون بە تایبەتی لەم بوارە لەم ماوە ناسکەدا کە بەیەکۆ هەمهەنگ بووینە و لە هەموو شتەکان بەیەکەوە توانیمانە بە فەزلی خوای گەورە سەرکەوتوو بین. مامۆستا دەمەوێت پرسم لە جەنابەت مزگەوتەکان ڕۆڵی چۆنیان بینیوە لە جەنگی داعشدا، بەتایبەت ئەم ناوچانە ناوچەی گەرمیان بڵێ ناوچێکی گەرمە لەگەڵ هێڵێکی گەرمە لەگەڵ بەرگری شەڕی بڵێن داعشدا یاخود هەمووانە، واتە بیری دەمەوێت پرسم لە جەنابتان مزگەوتەکان چۆن توانیان خزمەتی سەنگەرەکانی پێشمەرگە بکەن؟ ئێمە ئەتوانین بڵین لە معنەوی مادیش هەردی خزمەت کراوە. مزگەوتەکان هەم لە ڕوانگەی فکر و بۆچوونەوە ئیسلام وەک خۆی حەقیقەت ئەو ئیسلامە پاکە ئەو ئیسلامە نەرمونیانە کە بۆ مقابل بۆ مسلمانان بەعام شی کراوەتەوە. ئەمە خۆی لە خۆیە، ئەمە وەک فکرە و وەک بۆچوون و وەک ئایدۆلۆجی ئیسلام و مسلمانان. و لە هەمان کاتشە بە هەموو قووەت بێژین بە هەموو مادە و معنەویەک یارمەتی بە مسلمانان و مزگەوتەکان بوون کە یارمەتی ئەوانیان داوە. بۆی هەمووی مزگەوتەکان بوونەتە نقطەی ئینتیلاقی ئەوەی کەوە بتوانن هەموو مسلمانان و لەگەڵ حکومەت شابەیەکەوە خەڵک و حکومەت بڵین بەیەکەوە هەماهەنگیانە بێ و دژی هەموو شتێکی نەخوازراو کە بێتە ڕێگامان بۆ وڵاتەکەمان خاکەمان ئەتوانین هەمومان بەیەکەوە ڕوبەڕوو بینەوە. مامۆستا لە هەڵمەتی ڤایرۆسی کۆرۆنا خۆپاراستن یەکێک بوو لە فاکترین سەرەکی بۆ دەربازبوون لەوە. پێت وانییە پاک و خاوەنی لە هەموو قۆناغ و سەردەمەکان بگرێت لە هەموو شوێنەکانیش گرنگە و ئیسلام تا چەند لەم ڕوانگەوە گرنگی داوە پاک و خاوەنی؟ بەڵێ ئیسلام ئەگە تەماشای کە الشطر من الإيمان أي نصف الإيمان نيمي إسلام لسطا بنجا باكتية خواجيان لآياتك هذا فرمي إن الله يحب المتطهرين أواني كباكن خوا خوشيان يوي يعني باكتي أتوانم بلهم إنسان أجا باكتي جيبجي كسطا بنجا علماء أنا فرم زياتر بسر شوا بويا ئەگە ئەوەی کە پاک و پوختە بێ زۆری ماڵەکانی خوایە بەڕاستی و ماڵەکانی خوش بوو لەم نەخۆشیە کوشندەیە یعنی توانی ڕۆڵێکی زۆر گەورەی هەبێ لە کوردستانی خۆشەویست و ئازیزمان بتوانێ لەم خەیرانە و لەمە دەرباز بینێمە هەمومان بەیەکەوە. زۆر سپاس بۆ مامۆستا سەرکەوت وتار خوێن و پێشنوژی مزگەوتی حاجی مەدحەت و لێپسراوی لقی زانایانی ناوچەی کفری بۆ کۆی زانیاریەکانت بە هیوای لەش ساغی و تەندروستی و سەلامەتی و ئارامی بۆ هەموو لایەک من دەگەڕێمەوە سوێدەی کەناڵی گەلی کوردستان.
سپاس بۆ پامنێرمان حەیدەر ئەحمەد کە بەشێکە ڕاستەوخۆ لە شاری کفرۆ لەگەڵماوی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ میوانەکەت. بەڵێ خۆشەویستان، بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ ئەچینە لای پامنێرمان تەها لە شاری هەولێرەوە تا سڵاو لێبێ و بەیانیت باش نوێترین هەواڵ و زانیاریەکان چین لە شاری هەولێر بەیم و بە بینەرانی بڵیت. بانی باش سنوور بانیوی بینەرانی گەلی کوردستان باش سەبار بە هەولێر دیارە ئەمڕۆ ڕۆژزیانی پەرستارانە گەرچی چاڵە شەشوها بەڕێوە ناچێت بەڵام چەندی بەیان نامە بۆ بۆنەوە دەرچووە. پەرستاران دیارە ڕۆڵێکی گرنگیان هەیە لە نەخۆشخانەکان، خزمەتکردنی نەخۆشەکان و وەرواچینی توێژەکان و پێشترش چەندین داواکاریان هەبوو کە بار و گوزەرانیان باشتر بکرێت. بەڵام تا کوێستا چەندی کەم و کوڕیان هەیە هاوشێوی چین توێژەکانی دیکەی کوردستان و موسەخۆران و فەرمانبەران داوا دەکەن ئاوریان زیاتر لێ بدرێتەوە بەهۆی هەستیاری پیشەکەیان هەروەها بۆی ئەو خزمەتی پێشکەشی نەخۆش و نەخۆشخانەکان بەگشتی دەکەن. بابەتیشتر دیارە سەبارەت بە سنووری قەزای مەخمور دیارە ئەمشۆ زەویەکی زۆری گەرم و جۆ لەلایەن چەکدارانی داعشەوە وەکو بەرپرسانی سنووری مەخمور ئاماژە بۆ دەکەن شتێنراوە تا درەنگانی شەو بەردەوام بووە. دیارە لە کاتی ئێستا جوتیاران و هاوڵاتیان خەریکی و درێنن لەو سنوورە بە تایبەتی لەم وەرزە کە مانجی پێنج کاتی درێنەیە، بەڵام بەشێکی زۆر لە زەویەکان سوتاون و زەرەر و زیانی زۆر بە جوتیارانی سنوورە کەوتووە لە کاتێک دەکات چەندی ساڵە چاڕوانن کە بەرهەمەکانیان بدورنەوە یا خصوود لە بەرهەمەکانی وەربگرن. بەڵام ئەم ساڵ و ساڵین ڕابردوش دیارە زیانی زۆریان بەردەکەوێت دەمت بۆی بۆشایی ئەمنی لە سنوورەکە و دووری پێشمەرگە وەروەها کەمی هێزەکانی ئەمنی عراقی لەو سنوورەدا دارە داعش جگە لە سوستانی دەڕودان و بەرهەمی جوتیاران دیارە چەندی چاڵاکی هەیە لە تایبەتی لە چیاقە دەسوخ. ئەمە وای کردووە خەڵکی زۆر نیگەران بکە بە تایبەتی خەڵکی سنووری مەخمور و هەولێر بەگشتی بە تایبەتی کە بەشێکی زۆریان کە لە هەولێرەوە دیارە لەوێ دەڕودانیان چاندووە بۆی کە بەرهەمەکانیان بدورنەوە چاوەڕوان دەکەن کە تەسلیمی سایلۆکانی بکەن و سوودە وەگرن. بەڵامەوە ئەم ساڵیش بە هەمان شێوە کەتنە بە ڕەحمەتی تیرۆریستانی داعش و لێ ناگەڕێن کە جوتیاران لەو سنوورە سوودمەند بن. بابەتیشتر دیارە سەبارەت بە ئاساییکردنەوەی دەوام و هەروەها ڤایرۆسی کۆڕۆنا دیارە وەکو بەرپرسانی تەندروستی ئاماژەی بۆ دەکەن کە ئەگەرچی ڤایرۆسی کۆڕۆنا مەترسیەکانی کۆتایی ناتۆ بە یەکجاری، بەڵام تا ڕادەیە کەم بۆتەوە لە چەند سەعاتی ڕابردوو یاخود لە چەند ڕۆژی ڕابردوو هیچ حالەتێک تۆمار نەکراوە. لە سنووری هەولێر نزیکەی تەنها 15 کەسێک لە نەخۆشخانە ماون ئەوکان کرد هەمووی چاکبوونەوە و نەخۆشێکی گیانی لەدەستداوە. هیچ حالەتێش لە ماوەی سێ تا ڕۆژی ڕابردوو تۆمار نەکراوە. ئەمەش ئاماژەیەکە بۆ کەمبوونەوەی ئەو ڤایرۆسە مەترسیەکانی و بە شێوەیەک کە دەوام ئێستا ئاسایی بۆتەوە و جگە لە هەندێک شوێن بە تایبەتی بینی شارەکان نەبێت ئەگەنا ئێستا دەوام لە زۆربەی شوێنەکان لە مزگەوتەکان نەروەها لە شوێنە گەشت کافتریا هەمووانە ئاسایی بۆتەوە بە ڕێنمایی تەندروستی و ئەمەش ئاماژەیەکە بۆی کە هێشتا مەترسیەکانی ڤایرۆسی کۆڕۆنا ماوە بۆ پێویستە ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەن بۆەوەی بە تایبەتی کە دەبینین لە عێراق و لە وڵاتانیش کە ڤایرۆسی کۆڕۆنا هەر هەیە و ڕۆژانە تۆمار دەکرێت. ئەمە ژانی مەترسی لەسەوە دروست دەکات کە هەرێم پێویستە خۆی بپارێزێ و بە یەکجاری بێخەم نەبێت لەوەی کە ڤایرۆسی کۆڕۆنا نەماوە. ئەوە چەند بابەتێک بووە گەورە پرسیارێکتان نەبێت. سپاس بۆ پەیامنێرمان تەها کە بەشێکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵمان بووی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ خۆشەویستان، ئێستاشە چینە لای پەیامنێرمان ئاوارە عەلی کاویش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە گوندی گوڵەخانەوە لەگەڵمانە کە بڕیار وایە ئەمڕۆ وەفدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە وەفدی بڵێ لە پلە باڵاکان سەردانی بەڕێز محەممەدی حاجی مەحموود دەکەن. ئاوارە سڵاو لێ بە بەیانیت باش فەرموو زانیاریەکان لای تۆن. چنوور سڵاو لێ بەبانی تو تەواوی بینەران باش بێت. دیارە پاشکەمێکی دیکە وەفدێکی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان کە بڵێن بە سەرپەرشتی شاناز ئیبراهیم محمەد ئەندامی دەستەی کارگێڕی یەکێتی نیشتیمانی کوردستان دێنە گوڵەخانە و لێرە سەردانی بەڕێز محەممەدی حاجی مەحموود بڵێن سکرتێری حیزبی سۆسیالیستی دموکراتی کوردستان و ئەندامانی مەکتەبی سیاسی ئەو حیزبە دەکەن. ئەمەش لە دوایەوەی کە چەندین کۆبوونەوەی سەرکردایەتی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجام درا لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لەگەڵ کۆمەڵی ئیسلامی و لە هەمان کاتیشدا دوای ئەم کۆبوونەوەیە سەردانی بڵێن یەکگرتووی ئیسلامی کوردستان دەکەن و سەردانی حیزبی زەحمەتکێشانی کوردستان دەکەن و کۆبوونەوەکان بەردەوام دەبێت. لە ئێستادا من کاک بەختیارم لەلایە کاک بەختیار ئەندامی مەکتەبی سیاسی ئەو حیزبێ پێم وایێت ئەڵەم نەکردبێ. کاک بەختیار ئەجەندای سەردانەکە چییە بۆ لای کاکە حامە ئەمڕۆ کە یەکێتی دێنە ئێرە؟ دیارە ئەمڕۆ وەفدێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی
دەڤەری گوڵەخانەکە گوندی گوڵەخانی دەڤەری شارەزول لەوێ لەلایەن بەڕێز کاک محەممەدی حاجی مەحموود سکرتێری حیزب وەفدێکی مەکتەبی سیاسی پێشوازیانێک لە دیارە لە سۆنگەی ئەو بەرنامە ئەو ئەنجیندایی کە وەفدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان پێیانە لەگەڵ حیزبی سیاسی دیموکراتیکان تاوتیەکەن باسی بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان و ئەو قۆناغبەندی کە پێویستە هێز و لایەنە سیاسیەکان لە ڕێی گوتارێکی سیاسی یەکگرتووە کە بتوانن ئەم قەیران تێپەڕن دیارە ئێستا لە ڕابردوودا ئەمە هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانێکی نوێ بووین دوای تێپەڕاندنی نەخۆشی کۆرۆنا ئێستا هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم ڕوبەڕووی گرفتێکە بۆ تاکەوێش گرفتی دارایە ئێش ناردنی موچە بووجەبووە بۆ هەرێمی کوردستان دیار ئەمانە توانە بڵم کاریگەری لەسەر ڕەوشی سیاسی هەرێمی کوردستان هەیە بۆ ئێمە پێمان وایە لە چوارچێوەی ئەو سەردانی وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبی سیاسی دیموکراتیک کوردستان ئەتوانین بگەنەوە دەرەنجامێک کە بە هەردوو لامان ئەتوانین بڵێن پرۆژێکی باشمانە بێتیایدا لەو چوارچێوەدا بتوانین زیاتر ئەو گرفتانەی کە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان ڕوبەڕێبێتەوە ئێمە بتوانین چارەسەریکەن و بە هەردوو لا چارەسەری گونجای بەدوازینەوە. سپاس بۆ وەختاکەری مندای مەکتەبی سیاسی حیزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستان سپاس بۆ کاتێ بە ئێمە بەخشی چنوورەوە دیار بوو بڵێن محەممەدی حاجی مەحموود یاخود کاکە حەمە بوو کە ئاتە نێو هۆڵەکە بۆی پێشوازی لە وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان کە وەک پێشتریش باسم کرد وەفدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرپەرشتی یاخود سەرۆکایەتی شاناز ئیبراهیم ئەحمەد کە ئەندامی دەستەی کارژێڕیە دێنە گوڵەخانە و دواتر لە دوای سەردانەکەی گوڵەخانە هەندێک پرس هەیە گفتوگوی لەبارەوە دەکەن کە یعنی مێژووی پەیوەندیەکانی نێوان حیزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانی چەند ڕۆژ نییە بەڵکو ڕابردوویەکی دوور و درێژی هەیە و لامان کاتیشدا هەمان ئەو ڕێبازی سەرۆک مام جەلالە کە باز دەکات دۆستایەتی هەموو هێز و لایەنە سیاسیەکان ئامان یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆیە لە دوای سەردانەکەی ئەم وەفدەی کە پاش کەمێکی دیکە دەدەقە چارێکێکی دیکە دێنە گوڵەخانە دواتر وەفدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەچنەوە سلێمانی و لەوێ لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستان کۆ دەبنەوە و لەگە هەمان کاتیدا لەگەڵ حیزبی زەحمەتکێشانی کوردستان کۆ دەبنەوە کۆبوونەوەکان بەردەوامی دەبێت کە ئەمە درێژەی ئەو کۆبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە دوای بڵێن کۆنگری چوارەمی خۆی کە دەستی پێکرد و سەرکردایەتی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت پەیوەندیەکانی لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان پتەوتر بکات و تۆکمەتر بکات و بەتایبەت پرسی لامەرکەزیەت کە بابەتێکی گرنگە لە ئێستادا یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت بابەتی سیستمی لامەرکەزیەت لە پارێزگاکان و بەتایبەت لە پارێزگای سلێمانی تاوتێ بکات چنوور من دەگەڕێمەوە لای تۆ پاشکەمێکی دیکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ دیمەنی سەردانی وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ گوڵەخانە دەگوازینەوە. سپاس بۆ پامنێرمان ئاوارە عەلی کاوەشەیەکی ڕاستەوخۆ لە گوندی گوڵەخانەوە لەگەڵ مابووی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکە سپاس بۆ سەرجەم زانیاریەکانت بەڵێ خۆشەویستان پرۆگرامی ئەمڕۆمان بە یارمەتی هاوکارانم پێشکەشکردن هەتا سبەینێ و لا پرۆگرامێکی نێدا پێتانەگەینەوە کاتێکی خۆش ئاسوودە بن.